بینەرانی عزیز سڵاوتان لێبێ بەیانیتان باش خۆمانمە خۆشحاڵە زانی کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێ بڕگە و بابەتی نوێبووین و میوانی ماڵەکانتان بەو هیوایی کە کوی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون بەدڵی هەموو لایەکتان بێت. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا سێ بابەتی سەرەکیمان بۆ ئامادەکردوون. یەکی لەو بابەتانی کە گفتوگۆی لەسەر دەکەین بازە شێوازی مامەڵەکردنی هاوڵاتیان دەکەین لەگەڵ ئاژەڵانی بێلانەدا کە بێگومان ئەم ئاژەڵانی بێلانەیە وەکو دیاردەیەکە لە تەواوی دنیادا بڵاو، بەڵام شێوازی مامەڵەکردنەکە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر یاخود لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر گۆڕانکاری بەسەردادێت. بزانین ئایا لە هەرێمی کوردستانە شێوازی مامەڵەکردنی هاوڵاتیان لەگەڵ ئاژەڵانی بێلانەدا چۆنە، تا چەند هاوڵاتیان مافی ئاژەڵان دەپارێزن و لە هەمان کادا ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن بە داکۆکیکردنی مافی ئاژەڵان تا چەند توانیویانە ئاژەڵان بپارێزن، تا چەند هەوڵیان داوە لەگەڵ حکومەتدا هەماهەنگیان هەبێت بۆی کە بتوانن شوێنێک بکەنەوە یاخود شێڵتەرێک دروستکەن بۆ پاراستنی ئاژەڵان لە بەر دوو سوود یاخود بڵێ سوودەکانی. ئەگەر ئەو شێڵتەرە بکرێتەوە سوودێکی دوولانەی دەبێت، لەلایەکەوە دەتوانێت بڵێ سوودەکەی بۆ هاوڵاتیانە کە دەتوانن بە دوور بن لەو نەخۆشیانەی کە لە ڕێگەی ئاژەڵانەوە دەگوازرێتەوە بۆ هاوڵاتیان، لەلایەکی تریشەوە بۆ سوودەکەی بۆ ئاژەڵەکان خۆشیانە کە پارێزراو دەبن کە زۆر جار دەبینین لیان دەدرێت یاخود بڵێ ئازاریان دەدرێت. بۆی کە لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین دواتر میوانمان دەبێت و کەسێکی خۆبەخش کە چەنەها ئاژەڵی لە ماڵەکەی خۆیدا ڕاگرتو یاخود تیماری کردوون کاتێک کە بریندار بوون و چاکی کردوونەتەوە، دواتر دەتوانین بڵین ڕەوانی دەرەوەی کردوێتەوە یاخود هەر لە ماڵەکەی خۆیدا پاراستونی. یەکێکتر لەو بابەتانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین بازە تەکنیکی بەکارهێنانی کامێری چاودێری دەکەین یاخود بڵێ کامێری زیرەک کە لە ئێستادا بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا لە تەواوی دنیادا گرنگێکی زۆر بە کامێری زیرەک یا کامێری چاودێری زیرەک دەدرێت و هەرێمی کوردستانیش بە دەر نییە لەو پێشکەوتنە و لەو بەکارهێنانە. بەڵام ئێستا کارگەیشتۆتە ئەوەی کە تەنها لە شوێنە گشتیەکان و یاخود لە فەرمانگە گشتیەکان و لە کۆمپانیاکانە کار لەسەر ئەمە ناکرێت، بەڵکو هاوڵاتیانیش لەسەر ئاستی ماڵانیش ئەمە کاری لەسەر دەکرێت و گرنگێکی زۆر بە کامێرەی زیرەک دەدرێت کە بێگومان ئەمەش گرنگێکی زۆری هەیە یاخود بڵێن دەتوانێت بڵێ قازانجێکی هەیە. بەتایبەت دەبێتە هاوکاریەک بۆ برایانی ئاسایش یاخود هێزەکانی ئاسایش لە کاتی ڕوودانی هەر بابەتی یاخود هەر حاڵەتێکی نەخوازراوە دەتوانرێت لە ڕێگەی ئەم کامێرانەوە سیر بکرێتەوە، لە ڕوودانی یاخود لە حاڵەتە نەخوازراوەکان ئاگادار بکرێنەوەنەوە بکەرانی کارەکە دەستگیر بکرێن و بدۆزرێنەوە. ئەمەش بابەتێکی تر دەبێت و کە دواتر شارەزایەکی بواری ئایتر لەگەڵ ئێمەدا میوان دەبێت و زیاتر گفتوگۆ لەسەر بابەتەکە دەکەین. یەکێکتر لەو تەوەرانی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین بازە گرفتێکی تەندروستی دەکەین کە دەتوانین بڵێن لە ئێستادا لە تەواوی دنیادا ئەم گرفتە زۆرە و هاوڵاتیان دەناڵێنن بەدەستەوە ئەویش نەخۆشی قەڵەویە کە بە باوکی نەخۆشیەکان دەناسرێنرێت لەبەر ئەوەی کە سەرچاوی زۆرێک لە نەخۆشیەکان دەگەڕێتەوە بۆ قەڵەوی کە دواتر لە درێژەی گفتوگۆکەمانە لە تەوەرەکە بازەوە دەکەین مەترسیەکانی نەخۆشی قەڵەوی بۆ سەر نەخۆشیەکانی تر چییە و لە هەمان کاتدا ئایا قەڵەوی بۆ خۆی نەخۆشیە یاخود هۆکارە بۆ نەخۆشیەکانی تر، و لە هەمان کاتا باز لە چارەسەرەکانیشی دەکەین بزانین ئایا چارەسەرەکانی چین کە لە ئێستادا باوترین ڕێگاکان بۆ چارەسەرەکان یاخود بۆ کەمکردنەوەی کێش پەنا دەبرێتە بەر دوو شێواز لە دیارترینەکانیان دەتوانین باس بکەین. ڕێگەیەکیان ڕێگەی ڕێجیمکردنە کە زیاتر لە ئێستایا پەنا دەبرێتە بەر چیتۆ و ڕێگەیەکی تریشیان ڕێگەی نەشتەرگەری و دەرهێنانی چەوری یاخود لابردنی چەوری و بچووکردنەوەی گەدەیە کە ئەمەش نەشتەرگەریەکە لەلایەن پسپۆڕانی نەشتەرگەری گشتیەوە ئەنجام دەدێت. بەڵام ئایا ئەگەر هەر کەسێک قەڵەو بێت یاخود کێشی زۆر بێت دەتوانێت ڕێگەیەک لەم ڕێگەیانە اختیارکە بۆی کە کێشی خۆی دابەزێنێ یاخود نەخێر کۆمەڵێک پێوەر و مەرجەیە کە دەبێت لەو کەسەدا هەبێت ئەو پێوەرانە ئەو مەرجانە جۆری ڕێگاکە بۆ کێش دابەزانەکەی دەستنیشان دەکات. بۆ ئەم بابەتەش دواتر پسپۆڕێکی نەشتەرگەری گشتی و قەڵەوی لەگەڵ ئێمەدا میوان دەبێت و گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین. خۆشەویستان ئەمە کۆی پرۆگرامی ئەمڕۆمانە لە تەوەرە سەرەکیەکان، بەڵام چەندین بڕگە و بابەتی جۆراوجۆریشمان بۆ ئێوە ئامادە کردووە. سەرەتا دەچینە لای یەکێک لە بڕگەکانمان کە راپۆرتێکە تایبەت بە دروستکردنی بەرهەمی دەستکردی لە شەقڵاوە کە بێگومان لە شەقڵاوە کاتێکە دەچیتە ئەوێ دەبینی نانەقەیسی یاخود تەمەرهێن یا شیرینی چەندین جۆر لە بەرهەمە دەستیەکان دەبینی. راپۆرتێکمان لەو بارەیەوە ئامادەی و با پێکۆ بینێری بین و دواتر لەگەڵتان بەردەوام بین.
زیاتر شتەکانمان خۆماریە وەشتی ئەوەشمان هەیە با بێن ئیستێرادکە لە دەرەوە دێتن شتە خۆماریەکان وەکو باورێن هەنجیرە و هەنجوینە و سرکێ و نانە گەرازە و تەمەر هندی و ئەو شتانە ئەو شتانێک کە زیاتر لە دەرێدێن وەکو چرەزاتە فستەقە باویە مێوژە قەیسی هەیە ئەو جۆرە شتانە مێوژی شیلی زۆر بەناوبانگە شیلی و ئۆزباکستانی ئەو دوانیان مێوژەش و خۆشە و ڕەواجێکی زیاتر لەسەرە پازە ساردەبی لێورکانەمە بەڵام زیاتر دوکانە ئەو دوکانە ئێستا کە دامە تقریباً لە 3 ساڵی دەست دوکانەکەم دانەیە تا ئێستاکەش بەردەوام ئینشاءالله ئەگەر خوا پشتیوامی زیاتر بەردەوام دەبێت باشتری وەخت تەبعاً لە ساڵی 2009 تاکو 2012 و 13 و 14 باش بوو بەڵام لە دوای ئەو نەهامەتیانەی کە تووشی هەرێم و عێراق هاتن زیاتر تووشی داشکانی بازار و داروخانی بازار هاتی بە زۆری نانەگەرازە و تەمەر هندیە و سرکێ و ئەو جۆرەشتانە ناوم مامتاهیرە خەرچی شێخ مەموودیانم لە ساڵی 1970 هاتمە شەقڵاوی دوکاندارم هەتا ئێستاکە بەردەوام لە ئیش و کاری خۆم ئیش و کاریشم بەتانی فرۆشتنە و شەقڵاوە جێیەکی گەشت و گوزار و سیاحیە کە خەرکەکە لە هەموو لایەکی ڕوویتی ئەکەو دێتن بەرام بازارەکەی نەمایە بەهۆی ئەو وەزعی کە ئێستادا کەتیا وەزعی اقتصادی و وەزعی کۆڕۆنەی و ئەوانە هەموو تەسیری زۆر لێ کردیا شەقڵاوە بە سیاحی بەناوبانگە بە گەشت و گوزار بەناوبانگە جێگایەکی معروفە لە هەموو دنیاە هەموو دنیا ئەزانی شەقڵاوە هەیە وڵە جارە بەرهەمی خۆماری وچی گەراز و تو و گویز و ئەوەی هەبوو بەس ئێستا ئاوەکە نەمایە ئەو ئەشتانەی ڕۆیە بەرهەمەکەی ئەگەر سیاحیە خەرک بێتن لە سیاحی و لە گەشت و گوزار ئیسفادەی لێ ئەکا بەرام ئێستا هیچی ئیسفادەچی نەمایە بازارەکەی ئەگەر بێت و ئەو خوای تەبارەک تەعالا ئەو کۆڕۆنەن لەسەر هەگری اقتصادیەکەشن لەسەر هەرگری بازارەکە باشە بی بەس ئەوانە هەمووی بەرگرینە وەکو اقتصادی عالم پشێوی گیانی نەخۆشە مەعاش نینە ئەو نەخۆشی هەیە تەسیری زۆر کردیە لێرانە ئەو بەرەی کە چایەکە پێرێن سۆرێک لەو پشتەوەی کە پێرێن سەفین لەو بەریکە لە ڕۆژهەراتەکەی زەردکانی پێرێن شاخی کراو قاسم لەو لە ئەچێ خوارێ مەسیفە ئەوە جوغرافیەکەی شەقڵاوەی ئەوەیە منتیقەی گەڕەشیان دوایە کە پێرێن بێترمە ئەوە عایدی مەسیحیەکانە ئەوی دیش عایدی شەقڵاوەیە و ناو باخچەکان و سەر مەیدان کە هەیتی ناو شەهیدان و دەور و بەرەکەی هەتا ئەڕۆیەگەی هیرانی ئەوانە هەموو تابیعی شەقڵاوەینە شەقڵاوەش لە 26 گوندان پێی کاتێکە قەزەیە تەمەن ئێستاوە ئەمە تەمەرندی گەڵازی پێدەرێن ئەمە لە شەقڵاوە دروست دەکرێت یعنی تایبەتە ئەمە مڕەبای هەنارە هەر لە شەقڵاوە دروست دەکرێتن وەکو جۆری نانە قەیسی سێ نەعمان هەیە ئێستا ئەمە لە گەڵازی ڕەش دروست دەکرێت ئەمە هەنارە ئەمە قەیسیە وەکو بەرهەمی خۆماڵی ئێستامە هەمانەوە ئەمە سرکەیە سرکەی خۆماڵیە خۆمان لێرە دروستی دەکەین ئەم لۆقمە لە سلێمانی دێت بۆ من بۆم دێت ئەمە لۆقمە لە قەزوان دروست دەکرێت ئەمە ناوچی قەزوانە ناوچی قەزوانە ئەمە قەیسیە ئەمە هەنارە ئەمە قونجی خۆماڵیە ئەمە جێزەرە ئەمە مێژی ڕەشە ئەمە لە کەکاو دروست دەکرێت یعنی ترێزەوە هەرەوایە برین ئەوە ئێستا ئەلوانە لە فەواکە دروست دەکرێت ینی تەبیعیە شەقڵاوە تایبەت بە نانە قەیسی بە سرکە بە تەمەرندی و بە هەنگوین ینی ڕئیسیەکانی تیەوە ینی بەو شتێککە بەناوانگە
بەرهەمی خۆماڵیمان زیاتر ئەو بابەتانەیە یەکەمیان وەکو تەمەرندی بۆ خۆمان دروستەکە دەستکردی باوچ خۆمە مرەبای گەرازمان هەیە کە گەرازەکەی شەقڵاوەیە هەر لەو گەرازەی مرەبای دروست دەکەین دوای ئەومان هەیە دەنجی هەناریە لەگەڵ سەرکەی تێکەڵ کراوە و نانەقەیسیمان هەیە لەگەڵ مرەبای شاتوو توی ڕەش کە ئەکەینە مرەبا و لەگەر ئەو نانەقەیسی تێکەرەکەین خەڵک زۆر ینی ڕەوازی لەسرە ئەو نوعیان دوای چەرەزاتمان هەیە باوی و فستەق و گازۆ و ئەو شتانە دوو نوعمان هەیە ترشمان هەیە و شیرینمان هەیە ترشەکەی لەگەڵ مرەبای شاتووە شیرینەکەشی لەگەڵ مرەبای هەنجیر و هەنجوین تێکەڵ کرا لە شەقڵاوەی ئەو شتانە لە مێژە لێرە دروست کرا لەبەرەوەی شوێنێکی گەشتیاریە خەڵک زۆر سەردانیەکە وەکو شوێنەکانی تر نییە ینی کە ئەو شتانە کە ئەکرێ دروست دەکرێ ساختکردنەوەشی لێرە ئاسانە وەکو شوێنەکانی تر نییە لەوانە لە شوێنەکانی تر دروست بکرێ بە ساختکردنەوەی زەحمەتە چونکە خەڵک لە خواری و عێراق و لە شارەکانی دی کوردستانە و سەردانی شەقڵاوەکان لەوەی ئەو شتانە بکڕن چونکە لە شەقڵاوە شتانە بەناوبانگە نانەقەیسی زۆرترین ڕێژەی بەرهەم دێ ساڵانە لە شەقڵاوە و زۆرترین ڕێژەشی لێ فرۆشرێ یعنی ساڵانە زیاتر لە 10 تان زیاتر نانەقەیسی دروست دەکرێت و ئەفرۆشرێ زیاتر لە ئەوەندە هەموو یەپرسێ کاڵای ئەوە خۆماڵی یان ئێرانیە ئەگەر ئێرانی بی ئەوەندە ڕەوازی لەسەر نیە لە ناو شەقڵاوە بەس دروستکراوی شەقڵاوی بی ڕەوازی زۆر زیاتر لەسرە لەوەی لە ئێرانیەک ئەوە ئاوی بنیشتی کوردیە ئاوی بنیشتە تاڵ کە بنیشت لە دار کە دار ینی ئەدەڕێتن بنیشتەکەی لێ ئەکرێتەوە بنیشتی ئەسڵی کوردی لە چیای کە شوانەکان خڕێکەنەوە ئەمە ئەو بنیشتەیە کڕین چاچەکەین کو ینی 4-5 مەرحەلەی هەیە کە ئەگاتە ئەو حەدەی ئەوەی لێبێ و ئیسیفادەشی زۆر زۆرە لە بۆ ماعیدەی لە بۆ قۆڵۆنی و هیچ ساید ئیفێکتێکی نییە ینی هیچ ئەعرازێکی جانبی نییە لە ئینسانی لە جسمی لە قۆڵۆن و لە ماعیدەش زۆر باشە و خەرچی زۆر ئیسیفادەی لێ کردیا و بەرهەمەی خۆشمانە بە خۆشمان دروست کردی یەکەم جاریش ئەمە هێنامانە بازار و ئێستا تەقلیدیشی زۆرە بەڵام خەڵک کامەی پێ باش بی کامی ئیسیفادە لە کامەی بکە ئەو یەکڕێ و بۆ زوانەش ئینشاڵڵا ئەینێرینە دەرەوە بەڵێ خۆشەویستان لە تەوەری یەکەمی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامین ئەویشتمان گفتوگۆکردنەوە لەسەر گرفتێکی تەندروستی کە لە ئێستادا دەتوانین بڵێن لە تەواوی دنیادا بەشێکی زۆری هاوڵاتیان دەناڵێنن بەدەست ئەو گرفتە تەندروستیەوە کە ئەویش قەڵەویە بزانین ئایا قەڵەوی یاخود نەخۆشی قەڵەوی کە لە ئێستادا زۆرێک لە هاوڵاتیان پێوەی دەناڵێنن بۆ خۆی نەخۆشیە یاخود دەبێتە سەرچاوەیەک یاخود دەبێتە هۆکارێک بۆ نەخۆشیەکان کە بە باوکی نەخۆشیەکان ناسراوە لەبەر ئەوەی کە سەرچاوەی زۆرێک لە نەخۆشیەکانە کەواتە ئایا قەڵەوی بۆ خۆی نەخۆشیە یاخود هۆکارە بۆ نەخۆشیەکان لەگەڵەوەی کە باز لە هۆکارەکان دەکەین باز لە ڕێگە چارەسەرەکانیش دەکەین بۆ ئەو کەسانی کە کێشیان زۆر و دانەوەی کێشیان دابەزێنن لە دیارترین ئەو ڕێگانەی کە هاوڵاتیان پەنای بۆ دەبن دوو ڕێگەیە زیاتر یەکێ لە ڕێگەکان ڕێجیمکردنە و بە تایبەت لە ناویانە لە جۆرەکانی ڕێجیمی کیتۆدایتە کە بزانین ئایا کیتۆدایت چییە و کێن ئەو کەسانی کە دەتوانین کیتۆدایت بکەن و لە یەکێکتر لە ڕێگەکان ئەوەیە کە لە ڕێگەی نەشتەرگەری و لە ڕێگەی دەرهێنانی چەوری و لە ڕێگەی بچووکردنەوەی مەعیدە و دانانی باڵۆنەوە ئەمانش یەکێکترن لە ڕێگاکان بۆ کەمکردنەوەی کێش بەڵام ئایا ئەگەر کەسێک قەڵەو بێ یاخود کێشی زۆر بێ دەتوانێت خۆی یەکێک لەم ڕێگایانە اختیارکە بۆی کە کێشی خۆی پێدابەزێنێ یاخود کۆمەڵێک مەرج و پێوەەر هەیە کە پێویستە لەو کەسەدا هەبێت یاخود ئەو مەرج و پێوەرانی کە لەو کەسەدا هەبێت ئەو ڕێگاکە یاخود چۆنیەتی هەڵبژاردننی ڕێگاکە دەستنیشان دەکات بۆی کە لەسەر ئەم بابەتە بە وردی گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری دکتۆر سەنگەر میراودەلیمان کردووە کە بەڕێزی پسپۆڕی نەشتەرگەری گشتی و قەڵەوین بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانەی ئازیزەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە دکتۆر سەنگەر سڵاو لێبێ و بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر سەرەتا بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین بزانین ئایا قەڵەوی چییە یاخود کێش زۆری چییە و ئەگەر هەر کەسێک کێشی زۆر بێت ئایا پێی دەوترێت قەڵەوی یاخود چەند پێوەرێک هەیە پێوەرێکی دیاریکراو هەیە بۆ ئەو کەسانی کە پێیان دەوترێت قەڵەو
بەڵێ بەیانی تۆ بینەرانی بەڕێز باش خۆی قەڵەوی بریتە لە بوونی کێشی زیادەی لەش کە لە چاو کەسێکی نۆرماڵدا کە لە کەسێکی نۆرماڵ بە پێی پێوەری تەندروستیە جیهانیەکان دانراوە بەوەی کە کەسێک BMI-یەکەی لە 25 زیاتر بێت یاخود پێوەرێکی کەمان هەیە کە بەوەی پێوانی قەدەوەیە کاتێک لە پیاواندا قەد لە 102 سانتیمەتر تێپەڕێت یان لە ئافرەتاندا قەد لە 90 سانتیم تێپەڕێت یەکێک لە پێوەرەکان ئەم پێوەرەیە و پێوەرێکی تریشمان هەیە بەهۆی بە یەکسانی دابەش نەبوونی چەوریە بەسەر جسمدا لەوانەیە لە هەندێک شێتدا کە پێویستە نەبێت بە شێوەیەکی زیاد کۆ بێتەوە و لە بەشێکی تردا کە لەوانەیە بوونی پێویست بێ بەکەمی کۆ بێتەوە کۆی لە سنگدا جاری وایە بە شێوەیەکی کەم دروست دەبێت سنگ بچووک دەبێت بەڵام سەیدەکەی لە ورکدا زیاتر کۆ دەبێتەوە. بەڵێ دکتۆر قەڵەوی بە چەند قۆناغات تێپەڕێت یاخود ئایا قەڵەوی قۆناغی هەیە ئەگەر قۆناغی هەیە قۆناغەکانی چین کە پێیدا تێپەڕ دەبێت؟ بەڵێ شێوازی قەڵەو بوون لە کەسێکەوە بۆ کەسێکی کە دەگۆڕێت چەندە شێوازمان هەیە هەندێک قەڵەوی هەیە لە منطقەی ورکدا کۆ دەبێتەوە هەندێک وەرە قەڵەوی هەیە لە منطقەی حەوز و پەلەکانی خوارەوە کۆ دەبێتەوە و هەندێک قەڵەویش هەیە بە هەموو جسمدا وەکو یەک دابەش بووە. بەڵێ باشە دکتۆر بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە بەشێک لە قەڵەویەکان لە کەمەرا کۆبێتەوە کە دەتوانین ئەگەر باسەوە بکەین لە ناو کۆمەلگای کوردیدا بەشێکی زۆری قەڵەویەکان لەو جۆرەیە هۆکاری ئەوەی کە بە دیاریکراوی ناوچەی کەمەر قەڵەوە بێت هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە؟ بەڵێ چەند هۆکارێکی هەیە یەکێک لە هۆکارە گرنگەکانی کە لە کۆمەڵگەی خۆماندا زۆر باو لە دنیاشدا هەر باوە بەڵام لە کۆمەڵگەی خۆماندا زۆر زەق بۆتەوە ئەوەیە کە ئێمە شێوازی ژیانمان تۆزێک جیاوازترە لەوەی کە جوڵەمان زۆر کەمە وەرزشکردن نەبووتە کەلتور لە ناوماندا کە لە هەندێک مجتەمەعی دنیادا بۆتە کەلتور لە ناویاندا و بڕێکی زۆریش خواردن دەخۆین و گۆڕانکاریەکی زۆرمان بەسەردا ڕووی داوە کە لە دەیەکانی پێشوودا خەڵک زۆر ماندوو بوو جوڵەی زۆر بوو هەر شتێکی دەخوارد وەکو وزە سەرفی دەکردەوە ئێستا شێوازی ژیان تۆزە گۆڕاوە جوڵەکەم بێتەوە بۆیە زیاتر قەڵەبوون لە ناوماندا زۆر بووە هۆکاری ئەوەی کە قەڵەوی بووە زیاتر لە منطقەی ورکدا کۆ دەبێتەوە لەبەرەوەیە کە دیواری ورک کەمترین ماسوولکەی تێدایە لە چاو بەشەکانی تری جەستەوەکو و دەست و قاچ و ئەو شوێنانەی کە و کەمترین جوڵەشی تێدایە ینی کەمترین جوڵە بۆ شوێن دەکرێت بۆیە تۆ هەر کاتێکە ئەو خواردنەی دەخۆی وزەکەی زیاتر بوو لە وزەی کە تۆ سەرفی دەکەی ڕۆژانە لە ڕێگەی چەوریە کۆ دەبێتەوە و بەشێکی یارە زۆریشی لە منطقەی ورکدا کۆ دەبێتەوە. بەڵێ دکتۆر لەگەڵەوەی کە زۆرێک لە هاوڵاتیان لە ئێستادا بەهۆی کێشزۆری و ئەناڵێنن بەڵام کەسانێکیش هەن کە دەڵێن ئەگەر چەندێکیش بخۆین یاخود زۆرخۆری بکەین ئێمە کێشمان زیاد ناکات ئایا ئەمە لە تەندروست باشییە کە ئەم کەسانە خواردنێکی زۆریشە خۆن و کێشیان زیاد ناکات یاخود گرفتێکی تەندروستی تریان هەیە ئەو گرفتە ڕێگرە لەوەی کە ئەم کەسە کێشی زیاد بکات؟ بەڵێ خۆی هەندێک کێشەی تەندروستی هەیە خۆی دەبێتەوەی قەڵەوبوونی کەسەکە هەندێک نەخۆشی هەیە بەڵام ڕێژەیان زۆر کەمە لەو کەسانیدا کە قەڵەون بەڵام ئەوەی کە زۆر تەئسیری هەیە شێوەی جسمی کەسەکەیە ینی سروشتی جسمی کەسەکەیە ینی دوو کەس بێنە هەرێکیان زەعیفەیەکیان قەڵەوە هەردووکیان ئەگەر بە یەک بڕ نانپۆن سەی دەکەی و کەسەی قەڵەوە زیاتر قەڵەو دەبێ و کەسەی زەعیفە قەڵەو نابێ و پەیوەندە یەکەم بە سروشتی کەسەکەەوە دومیشیان هۆکاری جێنێتیک یا بۆ ماوەی بۆ نمونە ئەو کەسانەی کە باوکو دایکیان قەڵەوە تاکید منداڵەکانیان لە زۆربەی حاڵەتەکاندا نەک لە هەموو حاڵەتەکاندا لە زۆربەی حاڵەکاندا قەڵەو دەبێت بۆیە ئەوانەی کە لە خێزانێکی قەڵەوە دێنە خوارەوە زیاتر پێویستە ئاگیان لە خۆیان بێ لەوەی کە کەسێک کە باوکو دایکی زەعیف و خۆشی بە زەعیفی لە گەشەیەکی زەعیفدا گەورە بووە دەبێت زیاتر ئاگیان لە خۆیان بێ. بەڵێ دکتۆر کەواتە بە شێوەیەکی گشتی ئەگەر باز لە قەڵەوی بکەین دەتوانین بڵێن قەڵەوی بۆ خۆی نەخۆشیە یاخود هۆکارە بۆ دروستبوونی نەخۆشی؟ بەڵێ بۆکو وتم بەشێکی زۆر کەم لە قەڵەویەکان لەوانەیە پەیوەندی بە نەخۆشیەوە هەبێت بەڵام ئەوەی کە کێشەیە و
کارەسات دروست دەکات ئەوەیە کە قەڵەوی هۆکارە بۆ چەندین نەخۆشی بۆ نمونە یەکێک لەوانەی هەموو مجتەماعەکانی دنیا بەدەستیەوە دەناڵێن ئەوە کێشە دەرونیەکانە هەر کەسێک کە قەڵەو دەبێت شێوازی جسمی دەگۆڕێ شێوازێکی ناشرین دروست دەکات دەبێتە هۆی ئەوەی کێشەی دەرونی بۆ دروستکە بێجگە لەوانەیە هەندێک نەخۆشی وەکو شەکرە و زەخت و کێشەی جونگەکانی بۆ دروستکە و چەندەها کێشەی تریش بە دوای خۆدا دێنێ. بەڵێ باشە دکتۆر ئەمە بە شوێکی گشتی باست لە هۆکارەکانی کرد و باست لە مەترسیەکانی کرد ئێستا گەر بینە سەر ڕێگا چارەسەرەکان یاخود ڕێگاکانی چارەسەرکردن لە ئێستایا زۆرێک لە هاوڵاتیان ئەوانەی کە هەستەکەن کە کێشیان زۆرە ئیتر ئەگەر چوو بێتە بابەتی قەڵەوی و یاخود هەر هەستکەن کە کێشیان لە حەدی نۆرمال زیاترە پەنا دەبنە بە چەند ڕێگەیەک هەندێک کەس کە خۆی ڕێگەی بۆ خۆی داناوە چەند چارەسەرێکی بە خۆی داناوە کاری لەسەر دەکات ڕێگەی دروست بۆ کێشدابەزاندن لە ئێستا کام ڕێگانەیە؟ بەڵێ گرنگترین شت ئەو گرنگترین ڕێگا بۆ دابەزانی کێش ئەوەیە کە شێوازی ژیانی خۆمان بگۆڕین یعنی بتوانین خۆراکێکی تەندروست بڕێکی کەمتر لەوەی کە ڕۆژانە سەرفی دەکەین و وەرزشێکی بەردەواممان هەبێ لای خۆمانەوەی دەیبینین لە ڕێگەی خواردن و وەرزشەوە خەڵک پەنای بردوێتە بەر بۆ لە دەستدانی کێشی ئەوەیە کە بۆ ماوەی 2 مانگ 3 مانگ تا 6 مانگ تا ساڵێکیش پارێزێکی زۆر تون دەکات وەرزێکی زۆر تون دەکات تاوای زعیف دەبێت دوای ئەوە سەی دەکەی عینەشت دەچێتەوە هەمان ڕێچکەی جاران سەر ڕێچکەی جاران و خواردنێکی زۆر دەخوا وەرزشەکە واز دەدەن دووبارە قەڵەو دەبێتەوە ینی ئەوانێکی کێشیان زیادەگە پرسیانان لێکی زۆربەی زۆریان بەم ڕێگایانەدا ڕۆشتون کە ڕێگایەکی غەڵەتە تۆ گەر بتەوێت ینی جستەیەکی ڕێکت هەبێ و بتوانی قەڵەوی کۆنتترۆڵکەی ئەوەیە کە لەسەر یەک ڕێتم بڕۆی ینی وا بە شێوەیەکی گشتی بەڵێ زۆر ڕۆڵی هەیە ئەگەر بەردەوام بی ئەگەر بەردەوام نەبی لەسەری بۆ کاتی بێ نەخێر هیچ ڕۆڵێکی نابێت. بەڵێ ڕێگەکانی تر دکتۆر بۆ دابەزاندنی کێش لە ڕێجیمکردن ئەگەر لەوە باس بکەین بزانین ڕێجیمکردن چەند جۆری هەیە؟ بەڵێ خۆی ڕێگاکانمان ئێمە یەکەمیان ڕێجیمکردنە کە بە شێوەیەکی زانستی ئەوەی کە تا ئێستا لە زانستدا سەرمێنراوە 3 جۆرە یەکێکیان کیتۆیە کە زۆر باوە ئێستا خەڵک زۆر پەنای دەباتە بەر کە بڕێکی زۆر چەوری دەخۆی لە پەنای هەنێک پرۆتین دەخۆی و نابێ بە هیچ شێوەیەک کاربۆهایدریت خۆی بۆ ئەوەی پێکاتەی خواردنی کەسەکە لە ساعت 5 تێنەپەڕێ لە کاربۆهایدریت چونکە سەرچاوەی قەڵەوبوونی مرۆڤ زۆربەی زۆری لە ڕێگەی کاربۆهایدریتەوە کە لە ڕێی برنج و نان و شیرینی و ئەو جۆرە خواردنانەوە هەیە. شێوازی ترمان لە ڕێجیمکردن هەیە ئەویش لۆ کاربدایەتی پێڵەن ینی ئەو خواردنانەی کە کاربۆهایدریتیان کەمتەیە ئەویش نابێت ڕێژەی کاربۆهایدریت لە ساعت 15 تێپەڕێت خۆی لە نۆرمەڵە لە کەسێکی ئەتیادیە ڕۆژانە نزیکەی لە ساعت 50 بۆ لە ساعت 6 خواردنەکەیە ئەبێت کاربۆهایدریت بێ بەڵام لەوانەی کێشیان زۆرە دەبێت ڕێژەی کاربۆهایدریت لە خواردنەکان زۆر دابەزێن. شێوازی تری زانستیمان هەیە بۆ ڕێجیمکردن ئەویش پێڵێن بە ڕۆژوبوونی پچڕ ینی تۆ لە ڕۆژەکەیە دابەشی دەکەی 8 سعات خواردن دەخۆی 16 سعات هیچ شتێک ناخۆی هەرچەندەمە پەلی کێشاوە بۆ چەند جۆرێکی کێ ڕێجیم کە بۆ نمونە لە 5 ڕۆژ نان دەخوا 2 ڕۆژ نان ناخوا یان بۆ نمونە لە ڕۆژەکە 6 سعات دەخوا 18 سعات نان ناخوا هەیە 12 سعات نان دەخوا 12 سعات نان ناخوا هەمویان بەپێی کاتی نان نەخواردنەکەی سوود بە کەسەکە دەگەێن بۆ دابەزاننی کێش ئەمە یەکێک لە ڕێگەکانی ڕێجیم ئەم سێر تەنها ڕێگەی زانستی کە هەبێ ئەم سێ ڕێگایە بۆ دابەزاننی کێش ڕێگەیەکی تر هەیە لە ڕێی دەرمانەوەیە دەرمان کاتێک بەکار بەڵێ پێشێکە بچینە سەر بابەتی دەرمانەکە هەرێک لەو ڕێگانی کە بەڕێزت باسی کرد هەر ئەو ڕێگانە بەسە بۆ کێشدابەزاندن یاخود پێویستەکە کە وەرزشیشی لەگەڵا ئەنجام بدرێت یاخود بە پێچەوانەوە ئەو کەسانی کە دەیانەوێت لە ڕێگەی وەرزشەوە کێشی خۆیان دابەزێنن بە تەنها بە وەرزشەکە ئەتوانن یاخود وا پێویستەکە ڕێجیمەکەشی لەگەڵا بێتە تاواکەری یەکن یان هەر یەکان بە تەنیا و بە ڕێگەی خۆی دەتوانێت کێشی دابەزێنێت. وەکوتم وەرزش ئەو بەردی بناغی کێشێکی تەندروست و باشبوونی تەندروستی کەسەکەی ئەوە دەبێت بەردەوام بێ
وەرزش دەوێت بێتە کەلتور لە ناو کۆمەڵگەدا بۆ ئەوەی سوودێکی زۆر پێ بگەێنێ هەم لە ڕووی تەندروستی و هەم لە ڕووی کێش و جوانکاری جسمتەوە. ئەو وەرزش هیچ لەگەڵ هیچ لەمانە نییە، ینی ئەمە ئەبێ کەسەکە بەردەوامی بیکە لەگەڵ یا بۆ ئەوەی ئەو ڕێگانەی ڕێجیم کە هەیە بۆ ئەوەیە کە لە ماوەیەکی کووردا بتانی زۆرترین کێشی جسمت دابەزێنی و لە پاشانیشدا بتانی لە دوای ئەو ڕێجیمانەشکە کێشی جسمت دابەزی و گەیشتی ئەو قەنەعاتەی کە جسمی تۆ تەواوڕێکە ئەنجارەکەی نەشێوازی ژیانی خۆت گۆڕی کە تەنها ئەوەندە خواردن بخۆی کە بەشی چالاکیەکانی ئەو ڕۆژەت کە یان پێی بڵین ئەو وزەوەت بگری کە بەستە لەوە زیاتر وزەوەت نەگری کە جسمت پێویستێتی و دوورکەویەوە لە هەندێک خواردن کە چەوری دروست دەکا و کاربۆهایدرێتەکان شیرینی و برنج و نان و ئەو جۆرەشتانە. بەڵێ دکتۆر هەر لەسەر ئەم ڕێگەیانەی ڕێجیم کە بەڕێزت ئاماژت پێکرد دەتوانین بڵین کامیان ئەنجامەکەی خێراترە لەوانی تر یاخود ئەوەشیان بە پێی جسمی کەسەکە و بە پێی کێشەکەی ئەمەش گۆڕانکاری بەسەرایەت. بەتاکیدەوە بە پێی سروشتی جسمی کەسەکە گۆڕانکاری بەسەردادێت، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە و زۆر خەڵک پەنایی بۆ دەبەن کیتۆدایەتە لەگەڵ بە ڕۆژوبوونی ناو بەناو، ینی هەر لەگەڵ کیتۆدایەتەکە شێوازی خواردنەکەی دەگۆڕێ بۆ شێوازی کیتۆدایەت و لەگەڵیشیا 8 ساعت خواردن دەخوا 6 ساعت ناخوا. ئەوە یەکێکە لە ڕێگە هەرە سەریعەکان بۆ دابەزاندنی کێش و ڕێگەیەکی تەندروستیشە بۆ دابەزاندنی کێش. دکتۆر ئەو کەسانەی کە دەیانێت لە ڕێگەی کیتۆدایەتەوە کێشیان دابەزێنن، ئایا هەر کەسێکە کێشی زۆر بێ ئەتوانێت یاخود ئەمیش چەند پێوەرێک هەیە کە دەبێت لەو کەسەدا هەبێت ئەنجا ئەتوانێت بۆ ڕێگەی کێشی خۆی دابەزێنێ؟ نەخێر هیچ پێوەرێکی تایبەت نییە بۆ کەسی کە بەکاری بێنێ، بەڵام لەبەرەوەی ڕێژەی پرۆتین زۆر دەبێت لە جسمدا زیاتر بەکار دەهێنرێ، لەوانێ هەندێک تەسیل لەسەر کاری کورچی لەو جگەر دروستکە. لەو کاتانە ئێمە دایمەن ڕێنمایی نەخۆشەکانمان دەکەین کە زۆرترین بڕی ئاو بخوا بۆی ئەو تەسیرە لاوەکێشی نەمێنێت، هەنا هیچ ڕێگرێک نییە بۆ. بەڵێ دکتۆر ڕێژەی خوێ لە کیتۆدایەتە هیچ ڕۆڵێکی هەیە یاخود هیچ قیاسێکی دیاریکراو هەیە بۆ خوێکە بتوانێت بیخوات؟ ئایا خوێەکە یاخود خواردنەکە سوێر بێت یاخود کەم خوێ بێت؟ بەڵێ خۆی بۆ لە کەسێکی تەندروستدا کە گوچیلەکانی باشی شیش بکەن و کێشەی نەخۆشی زەختی نەبێت شەکرەی نەبێت ئەوانە هیچ کێشەیەک دروست ناکە، بەڵام خۆی بە شێوەیەکی گشتی خوێ بۆ تەندروستی لەش باش نییە و تاکەم بکرێتەوە تەبان تەندروستتر دەبی و باشتر تەسیری دەبێت لەسەر مرۆڤ. بەڵێ دکتۆرێک یەکتر لەو ڕێگەیانەی کە تایبەت بۆ کێشدابەزانە بەڕێزی دووستە ئاماژەی پێ بکەیت لە ڕێگەی دەرمانەوە، ئەمەیان چۆنە؟ چۆن ئەتوانێت لە ڕێگەی دەرمان و کێشیان دابەزێنن؟ بەڵێ خۆی ئێستا لە بازاردا بڕێکی زۆر دەرمان هەیە بێ ئەوەی هیچ ڕقابەیەکی لەسەر بێت. ئەمان ئەم کێشەیە کێشە تایبەت نییە بە کوردستان، کێشە تایبەتە بە هەموو منطقەی شەرقی ئەوسەد کە زۆربەی هەر کە سەودێ شێوازی دەرمانێک دەخاتە بازارەوە، بەڵام تاقە دەرمان کە بە شێوەیەکی زانستی سلمێنرا بێت لەوەی کە سوودی هەیە بۆ کێشدابەزاندن دەرمانێکە پێ دەڵێن ئۆلیستات کە ئەویش تەنها ڕێگری لە هەڵمژینی چەوری دەکات، یعنی ئەو خواردنەی دەخۆی چەوریەکەی هەر چەندێک بێ ئەو ڕێگری دەکات لەوەی ئەو چەوری هەڵمژدێ، بەڵام ڕێگری لە هەڵمژینی شیرینی و برنج و نان و ئەوانە ناکات. لەبەرەوە ڕێگەیەک نییە بۆ ئەوەی هەموو کەسێک بیگرێتە بەر بۆ ئەوەی ینی کێشی لەشی دابەزێنێت، چونکە تۆ ڕێگری لەو شتانە ناکات کە قەڵەوت دەکات، تەنها ڕێگری لە هەڵمژینی چەوری دەکات. بۆ کەسانە لەوانەیە سوودی لێ ببینن کە زۆر بڕێکی زۆر چەوری دەخۆن، لەوانەیە ئیسفادی لێ بکە، بەڵام ما باقی ئەو دەرمانانەی تری کە هەیە لە بازاردا بۆ کێشدابەزاندن هیچیان زانستی نین و ئەوەی کە سوودیشی لێ ببینێ دڵنیابە لە لایەکی ترەوە زەری لێداتەوە لە ڕووی تەندروستیەوە. بەڵێ دەست خۆش دکتۆری یەکێکتر لەو ڕێگانەی کە لە سەرەتاشا ئاماژەم پێکرد بۆ دابەزاندنی کێش کە هاوڵاتیان پەنای بۆ دەبن نەشتەرگەریە، چ نەشتەرگەریەکە لە ڕێگەی دەرهێنانی چەوریەوە بێت یاخود لە ڕێگەی بچووکردنەوەی گەدەوە بێت. ئەم نەشتەرگەریانە چۆن دەکرێت یاخود کێن ئەو کەسانی کە دەتوانن نەشتەرگەری بچووکردنەوەی گەدە و دەرهێنانی چەوری ئەنجام بن؟ خۆی کێش دابەزاندن بەرمەراحلە. ئێمە یەکەم جار بە نەخۆشەکانمان لە ڕێی ڕێجیم و وەرزشەوە هەوڵ دەدەین دایان بەزێنین.
ئەگەر لەو ڕێگایەوە نەمانتوانی دابەزێنین بۆوانەی کە کێشیان زۆر زۆر قەڵەو نییە بەڵام قەڵەون هەوڵ دەدن لە ڕێی باڵۆنەوە کە باڵۆن بەکاردێنرێت تەنها بۆ 6 مانگ و 10 بۆ 15 کیلۆ لە کێشی دادەبەزێنێ و کەسی کە بەکاری دێنێ و ئەگەر کەسەکە زۆر زۆر قەڵەو بوو ئەو کاتە پێشنیاری نەشتەرگەری بۆ دەکەین نەشتەرگەریش پێوەری خۆی هەیە کەسێک شمولی دەکات پێشەی کە بچیتە سەر نەشتەرگەریەکە کەسانی کە باڵۆنیان بۆ دانراوە دوای دابەزانی کێشەکە باڵۆنەکە دەرئەهێنرێتەوە یاخود هەرەمێنێتەوە بەڵێ خۆی جاران ئەو باڵۆنەی کە هەبوو لە ڕێی نازوورەوە دادەنرا و لە ڕێی نازووریشەوە دەردێنرا بۆ ماوەی 6 مانگ بوو خۆشبەختانە لە ڕێی پێشکەوتنی علمەوە ئێستا جۆرە باڵۆنێک پەیدا کردو پێڵم باڵۆنی زیرەک ئەو باڵۆنە هەروەکو حەبێک وایە کەسەکە دەیخوا و هەر لە دەرەوە ئەو حەبە پڕ دەکرێت لە ئاو باڵۆنەکە ناو مەعیدەیە دەکرێتەوە بۆ ماوەی 6 مانگ و لە ماوەی 6 مانگیشدا هەر باڵۆنەکە خۆی دەتوێتەوە و لەگەڵ پیسایی دێتە دەرەوە باڵۆنەکە شێوازی دانان و دەرهێنانەکەیمان ئێستا تۆزێک ئاسانترە لە جاران وەکو جاران نییە لە ڕێگەی نازۆرەوە داینێ و لە ڕێگەی نازۆرەوە دەریبێنیەوە هەر خۆی کەسەکە خۆی ئەیخوا و خۆشی دایدنێتەوە لەگەڵ پیساییدا. بەڵێ دکتۆر ئەو ڕێگەی کە لە ڕێگەی نەشتەرگەری گشتی و لە ڕێگەی بچووکردنەوەی گەدەوە دەکرێت ئەمەیان چۆنە؟ بەڵێ لە ڕێگای نەشتەرگەری دوو شێوازمان هەیە ئەگەر پێ باسی شێوازەکەی تریشکەین پێش شێوازی گەدەکە ئەوەیە ئێستا خەڵکی زۆر گرنگی دەدات بە دەرهێنانی چەوری بۆ کەسانی کە چەوریەکانیان لەژێر پێزدایە چونکە دوونەوە چەوریمان هەیە هەندێک چەوری هەیە لەژێر پێزدا هەندێک چەوری هەیە لە ناو بۆ شایسکدایە ئەوەی ناو بۆ شایسک ناتوانێت بە هیچ شێوەیەک دەستکاریکەی بەڵام ئەوەی کە لەژێر پێزدایە لە ڕێی لایپۆسەکشنەوە یا لە ڕێی دەرهێنانی چەوریەوە دەتوانێت چەوریە دەربێنێ لە هەر شوێنێکی جسمیدا دەتوانێت دەری بێنێ و بۆ هەر شوێنێکی جسمیشی بیەوێ ئەتوانێت ئاینەن چەوری بەکاربێنێتەوە ئەو زیاتر بۆ کەسانەیە کە زۆر قەڵەو نین بەڵام دابەشبوونی چەوریەکەیان ناڕێخە ینی بڕێکی زۆر لە وەرگیانداکەوە بەتەوە ئەو کاتە چەورێکە لەو شوێنە دەردێنی و دەتوانێت لەو شوێنە بەکاری بێنیەوە کە چەورەکەی کەمە یا دەتەوێت ینی گەورەتر بێ ئەو منتیقە بەکاری بێنی ئەم ڕێگای ئێستا وەکو جوانکاری و ڕێککاری جسم ئەو ڕێگای ئێستا زۆر باو خەڵک زۆر پەنای بردووەتە بەر ینی تقریبا وای لێ هاتووە ئێستا هەر کەسێک نەیکا و قەڵەو بێ ینی ناڕێکی لە دابەشبوونی چەوریدا هەبێ و نەیکا خۆی بە ناقص دەبینێ لەو مەسەلەدا ینی ئەوەندە زۆر بووە باو بووە ڕێگای کەمان هەیە بۆوانەی کە زۆر قەڵەون یا ئەوانەی کە نەخۆشی شەکرە و زەختیان هەیە لە ڕێی قارسی مەعیدەوەیە قارسی مەعیدە ئەوەیە تۆ لە سا هەشتای مەعیدەت لە ڕێی نازوورەوە دەبڕی نەشتەرگەریەکە بە نازوور دەکرێت برینی گەورەی نییە سکی هەڵبدرێ لە سا هەشتای گەدەی دەبڕین و دەهێنە دەرەوە و لەو ڕێەوە کەسەکە دوو سوودی پێ دەگەێنرێ یەکەم ئەو خانانەی بەرپرسن لەوەی کەسێک ئیشتیهای هەبێ بۆ خواردن ئەو خانانە دەبڕەڕێن و دێنە دەرەوە ینی ئەو کەسە لە دوای نەشتەرگەریەکە هیچ ئیشتیایەکی بۆ خواردن نامێنێ هیچ حەزێکی نامێنێ دووەمیشان ئەوەیە کە گەدە قەبارەکەی زۆر بچووک دەبێتەوە کە تەنها جێگەی بڕێکی زۆر کەم خواردن دەگرێتە بڕەکەی لە دوو پاروتێ ناپەڕێ لەبەرەوە لەو دوو ڕێگەیەوە کەسەکە وردە بە شێوەیەکی زۆر خێرا کە لە 150 کێشی بەلایانی کەمەوە لە 150 کێشی زیادەی بەلایانی کەمەوە لە ماوەی 6 مانگدا لە دەست دەدا. بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆریان زۆر ئەوانەی کە نەخۆشی شەکرە و زەختیشیان هەیە بەڵێ چاوەکەم لەبەر ئەو نقطەتان بۆی زافەکەم ئەو کەسانی نەخۆشی شەکرە و زەختیان هەیە ئەوانش لە ساعت 6یان لەوانەیە نەخۆشەکان لە کۆڵ بێتەوە بەهۆیکردنی ئەو نەشتەرگەریە و لە ساعت 40یان ئەگەر جاران بە چەند جۆرە دەرمانێک کۆنتترۆلی نەخۆشەکەیان کردبێ ئەمجار لەوانەیە بە ئاسانی لە ڕێی یەک دەرمانەوە بتوان کۆنتترۆلی نەخۆشەکان. زۆر سپاس دکتۆرگیان سپاسمان دوومان کردی زۆر سپاس بۆ دکتۆر سەنگەر میراودەلی کە بەڕێزیان پسپۆڕی نەشتەرگەری گشتی و قەڵەوین بەشەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵێمەدا ئامادە بوو سپاس بۆ بەڕێزت. بەڵێ خۆشەویستان ئێستاش ڕاستەوخۆ ئەچینە لای پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمانە بۆمان ئەدوێ لەسەر ناولێنانی باخچەیەک بە ناوی شەهید بڕیاری شەهید ئاسۆ حەیدەر سڵاو لێ بۆ بەیانیت باش فەرموو زانیاریەکان لای تۆن. بەڵێ ڕۆژتان باش دیارە ئەمڕۆ لە کفری لە سەر ڕێگای گشتی دەواازەی کفری کەلار لە نزیک بانقی کفری باخچەیەکی نمونەی پارکێکی نمونەی دروست کراوە بۆ ڕێزگردن و وەفاداری بۆ شەهید بڕیار کوڕی شەهید ئاسۆی مام جەلال مەسۆیی کە ئەم باخچەیە ماوەی چەند مانگێکە کاری تێداکرێت
شارەوانی کفری بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی سەرقاڵی ئەو کارن کە بڕێرە لە کاتژمێر 2.5 ئەو باخچەیە بکرێتەوە ئەگەر ئاورێک لە کفری بدەیتەوە کە بە حەقەت جگەلەوەی بەشێکی زۆری فەرماندەکان و سەرکردەکان لێرە شەهید بوون کە بەشێکی هەرە زۆری دەتوان بڵێم هەر شەهید یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بۆ یەکفری قەڵای سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو تا ئێستش هەروایە بۆیە بە حەقەت شەهید بڕیار کوڕی شەهید ئاسۆی کوڕی شەهید ئاسۆی مامجلال مەسۆیی کە ئەمانە ئەتوان بڵێم چیرۆکێکی جیاوازتر لە قارەمانیتیان تۆمار کرد هەر بۆیە ئەمڕۆژ وەکو وەفاداریە کفری جگەلەوەی فەرماندەکان و پێشمەرگان خەڵکی دیکەی شەهیدوە دەبینین مناڵەکانیش بە هەمان شێوەی خانەوادەکانیان ڕێگا ڕاست و دروستەکەی کوردایەتیان کردووە بۆیە پێویستە کە حکوومەتی هەرێمی کوردستانش لە ئاستی ئەو قوربانی دان و فیداکارانە ئاور لێ دەداتەوە ئەو باخچەی کە لە کاتژمێری 2.5 دەکرێتەوە بڕیارە لە هەنگاوی یەکەمدا ئەو باخچێت جگەلەوەی زیاتر لە 250 دار و لەسەر ڕوبەرێکی فراوانی زەوی باشکە لە ڕابردوودا زەویەکی تەخت بووە بەڵام ئێستا لەو شوێنە باخچەیەک دروست دەکرێت کە ئەمە هەنگاوێکی دروستە بۆ پێیکەوە هەموو ڕوحی پاکی شەهیدان بکرێتە هەوێنی ئاوەدانی و ئاشتی و خۆشگوزەرانی و بڕیارە لە داهاتە کاریش لەسەرەوە دەکرێتکەوە بەشێک لە یاری و هەروەها یاری منداڵان بۆ ئەو پارکە بهێنرێ بۆ بۆی کە بێتە ناوەندێک بۆ منداڵان تایدا بحەوێنەوە منداڵان تایدا بتوان ساتێک بەخۆشی بەسەر بەرن سەبارەت بە هەواڵێکی دیکە دیارە بڕیارە لە ئەمڕۆوە پرۆژه ئەو هەڵکاری 100,000 دیناری کە بەسەر خەڵکانی هەژار یاخود ئەو ناوانەی کە لە ڕابردوودا لە ڕێگەی چەند لژنەیەکی پەیوەندیدارەوە گەڕاون لە ئەمڕۆ لە بانقی کفری ئەو بۆ هەر خێزانێک بڕی 100,000 دینار وەکو هاوکاریەک بە قەیرانی دارایی کە ئەمە هەنگاوێکی باشە بەو پێیکەوە لەم قەیرانە سەختە داراییە دەکا بەشێکی زۆر ڕێژەی هەژاری بێکاری زیادی کردو بۆیە ئەم هاوکاریانیش هەنگاوێکی باشە سەبارەت بە هەواڵێکی دیکە دوێنێ بۆ یەکەم جار کە دوای ئەوەی دەتوانین بڵین لە ماوەی زیاتر لە چەندین ساڵە یەکێتی بالەی کوردستان خولی لە ئاستی گەرمیان نەکردێتەوە دوێنێ خولی تۆپی پێی بالەی هەڵبژاردەکانی کفری خورمات و ڕزگاری سەرقەڵا هەروەها چەند هەڵبژاردەیەکی دیکە قەرەتەپە بەشداریان کردووە یەکەم یاری دەستی پێکرد بڕیارە ئەم خولە بۆ ماوەی مانگێک بەردەوام بێ بە شێوازی 2 جار دۆڕاندن کە تایدا هەڵبژاردەکانی تۆپی بالە لە سنووری گەرمیانە بەشداریان کردو و دەبێتە مای بەرزکردنەوەی یاری تۆپی بالە خزمەتکردنی وەرزشکاران و بڕیارە ئەمڕۆ یاری دووەمی خولەکە لە نێوان هەڵبژاردەی لاوانی کفری لەگەڵ هەڵبژاردەی خورمات و لە کاتژمێری 2 پاشنیوەڕۆ ئەنجام بدرێت سەبارەت بە پرۆسەی دابەشکردنی نەوت کە ئێمە گلەی هەبوو لە هاوڵان هاوڵاتیان ڕخنەی هاوڵاتیانمان گیانن لایەنی پەیوەندیدار قایمقامی کفری لەگەڵ بەڕێز یادگارفەتا بەڕێوەبەری سوتەمەنی گەرمیان قسەی کرد لەوەی کەوە پەلە بکرێت لە دابەشکردنی نەوت بە شێوەیەکی خێراتر باشتر هەر بڕیارە ئەمڕۆ بە شێوەیەکی باشتر لە هەفتەی ڕابردوودا توان بڵێم بۆ هەفتەیەک یەک بریکارە بوو بە ئێستا کراوەتە 2 بڕیارە لەگەڵ سوتەمەنی سلێمانی قسە بکەن بۆی کە بتوان هیچ نەبێت لە ماوەی مانگێکە لە جواتی بڵێن لە جێگای ئەوەی کە 1-2 بریکار بێ هەفتانە بکرێتە 3 بریکار کە ئەمە هەنگاوێکی باشترە لەوەی کەوا لە ڕابردوودا کراوە سەبارەت بە پرۆسەی پێوەری دانانی پێوەری زیرەکی کارەبا بۆ ماڵانیش لە کفریش بەردەوامی هەیە بەڵام ئەوەی کە گلەی و ڕخنەی هاوڵاتیان ئەوەیە پێویستە ئەم پێوەری کە وەکو سەرچاوەکانی کارەبا باسی لە دەکەن کەوا مانگانە 60-80 دینار لە هاوڵاتیان بەو پێوەرە کە کارەبا لە خەڵک وەرەگدێت کە ئەمە ڕێژەیەکی زۆرە بۆیە هاوڵاتیان مەترسی لەوەیانەیە هەمان هەڵی دانانی پێوەری ئاو دووبارە بێتەوە بۆیە هاوڵاتیانی کفری و گەرمیانی دەتوانم بڵێم نیگەران و وەک چالاکەوانی مەدەنی چالاکەوانانی مەدەنی ڕایان گەیاندووە کەوا کەمپین ئەنجام دەدەن و ڕێگای ناڕەزایی نیگەرانیەکەنە گەر بێت و هەر خێزانێ بەم قەیرانی داراییە 80,000 دینار نزیکەی 80,000 دیناری لێ وەربگرێت لە بەرامبەرەوەی کە ئەو لە مانگێکە 1 سبلت یاخود چەند ئامێرێک سەلاجە و جەمیدە بەکاربێنێت کە بەڕاستی ئەمە نرخێکی زۆرە بۆیە هاوڵاتیان هەروەها ڕۆژنامەنووسانیش نیگەران لەوەی کەوە ئەو پێوەری کارەبا لە دادەنرێت هەنگاوێکی باش دروستە بەڵام پێویستە بە شێوەیەک بێکە ڕەچاوی گیرفانی بەتاڵی هاوڵاتیان بکرێت کە ئەمە
داواکاریەکی سەرەکی هاوڵاتیانی کفریە. سەبارەت من دەمەوێت باس لە بواری ئەمنیش بکەم. شەوی ڕابردوو لە نێوان قەزای دووسخورمات و کفری بەتایبەت نزیک ناحی سلێمانبەگ دەتوانم بڵێم پێت ئەو ڕێگایە کە بە شەوان ڕێگایەکە زۆر هاتوچۆی تێدا ئەکرێت، بەڵام ڕێگاکە لە ڕووی ئەمنی و پارێزراو نییە. هەر بۆیە دوای ئەوەی بۆمبێکی چێنراو تەقیەوە شەڕ و پێکدان نێوان چەکدارانی داعش و هێزەکانی سوپای عێراق لە نێوان ناحیەی سلێمانبەگ و قەزای دووسخورمات و دروست بوو. 4 چەکداری سوپای عێراق بریندار بوو بۆ ماوەی زیاتر لە 2 کاتژمێر ڕێگاکە داخرا کە قەرەباڵغێکی زۆری تێدا دروست بوو، بەڵام دواتر بەهۆی ئەوەی کە سوپای عێراق لەو ناوچانە هێزێکی زۆری هەیە، چەکدارانی داعشی یاخود ئەو گروپە چەکدارانی کە لەو ناوچە هەیە شاونەوە بۆ پشتی ناحیەی سلێمانبەگ و سنووری حەمرین. ئەمە کۆی هەواڵ و زانیاریەکانی سنووری کفری و گەرمیان بوو. من ئەگەڕێمەوە سۆدەی کەناڵی گەلی کوردستان. سپاس بۆ پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشەی کە ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ سەرجەم لە زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستان، لە تەوەری دووەمی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامین. ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر تەکنیکی بەکارهێنانی کامێرەی چاودێری یاخود بڵین کامێرەی زیرەک کە لە ئێستادا لە تەواوی دنیادا گرنگێکی زۆر با بەکارهێنانی کامێرەی زیرەک و کامێرەی چاودێری دەدرێت و هەرێمی کوردستانیش بەدەرنیە لەو پێشکەوتنی تەکنەلۆژیا و بەکارهێنانی کامێرەی زیرەک و کامێرەی چاودێری کە لە ئێستادا جگەلەوەی کە لە شوێنە گشتیەکان و لە فەرمانگەی گشتی و لە کۆمپانیاکانە بەکاردەهێنرێ، هاوڵاتیانیش لەسەر ئاستی ماڵەکانیان یاخۆ بڵێ لەسەر ئاستی ماڵانیش بەکاردەهێنرێ کە ئەمەش بێگومان سوود و گرنگێکی خۆی هەیە. جگەلەوەی کە لە درێژەی تەوەرەکەدا باز لە سوود و گرنگیەکانی دەکەین، دەتوانین بڵین یەکێک لە سوودەکانی ئەوەیە کە لە هەر حاڵەتێکی نەخوازراوە کاتێک کە ڕووداوێک یاخود حاڵەتێکی نەخوازراو ڕوودەدات، هاوکارێکی زۆر باشە بۆ هێزە ئەمنیەکان کاتێک دەتوانن لە ڕێگەی سیرکردنەوەی ئەو تۆمارانەوانە بتوانن شێوازی ڕوودانی ڕووداوە نەخوازراوەکە یاخود بکەرانی کارەکە دەستنیشان بکەن و بیان دۆزنەوە. جگەلەوەی کە ئێمە باز لە جۆرەکانی کامێرەی زیرەک دەکەین، زانین ئایا چەند جۆری هەیە و لە هەرێمی کوردستاندا و بە شێوەیەکی گشتیش لەسەر ئاسی جیهاندا کام جۆری کامێرەیە زیاتر گرنگی پێدەدرێت لەسەر ئاسی جیهانە و خواستێکی زۆری لەسرە. بۆی کە ئێمە لەسەر ئەم بابەتەوە لەسەر کامێرەی زیرەک ئەمڕۆ گفتوگۆ بکەین. بە خۆشحاڵی میوانداری کاروان ساڵحمان کردووە کە بەڕێزیان شارەزان لە بواری سکیوریتی و تەکنەلۆژیای زانیاری. کا کاروان سڵاو لێ بێ، ڕۆژ باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کا کاروان، ئەگە سەرەتا هەر لە کامێرەی چاودێری یاخود کامێرەی زیرەکەوە دەست پێ بکەین بزانین کامێرەی زیرەک چی دەگرێتەوە و مێژووەکەی ئەگەر لە هەرێمی کوردستانە بێت یاخود لەسەر ئاسی جیهانی مێژووەکەی بۆ کەی ئەگەڕێتەوە؟ زۆر سپاس بۆ دەرفەتەی. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیش. بەنسبەت کامێرە خۆی لە نەوەتەکانە تقریبا لە جیهانە بڵاو بووە، بۆ کوردستانیش تقریبا خۆشبەختان لە دەوری 2004ەوە دەستی پێکرد. بەنسبەت کامێرە یەکەم جار کە هات کوردستانیشەوە کامێرای کۆکسێل هەبوو. کامێرەی کۆکسێل هەبوو، دوای کامێرەی کۆکسێل و ئەنەلۆک یەکێکە؟ بەڵێ کاڵێن ئەنەلۆک هەبوو، دوای ئەنەلۆک کامێرەی چی هاو؟ IP هاو. IP مەبەستمانەوەیە کە کواڵیتەکەی زۆر فەرقیە لەگەڵ کامێرەی ئەنەلۆکە. بێجگە لەوەش ینی ئەسا زۆربەی وڵاتان ینی بە تایبەتی کوردستان شێوەیەکی ئام هەمووی هاتوۆتە سەر کامێرەی IP. کامێرەی ئەنەلۆک زۆر کەم بووتەوە، بەڵام بەداخۆ ئێستا زۆر شوێن هەیە کابرا بۆ نمونە کە کۆمپانیاکی شوێنێکی هەیە کابرا نازانێت IP چییە یان کامێرەی ئەنەلۆک چیە. کابرای کارەباچی ئێستا فێر بۆ ئیشی ئەماکە بۆ نمونە ئیشی کامێراکە، بەڵام لە IP نازانێت. کاکەڕۆن جیاوازی نێوان ئەنەلۆک و IP-ەکە چییە؟ بەنسبەت ئەنەلۆکەکە دیقی جوان نییە. ئەمە یەک. دوو حاڵەتێک شتێک کە ڕوو ئەیات لە کۆکسێلەکە دەرناکەوێت، یعنی لە کامێرەی ئەنەلۆکەکە، بەڵام لە IP-ەکە وانە. IP-ەکە لە 2 مێگاپیکسڵەوە دەست پێەکە ئیتر حەسەب شەریکات 2 هەیە، 4 هەیە، 6 هەیە، 8 هەیە، 12 هەیە. بەڵام ئێستا بڵێن بۆ نمونە شوێنە حساسەکان یان بۆ نمونە شەریکات ئەهلیەکان بەڕاستی کامێرەی هین دانانێن، ئەنەلۆک دانانێن و خۆشبەختانە سەر دەستگا ئەمنیەکانیش تقریبان کردویانە بە قەرار ئیتر ئەبێ کامێرە بەرەو IP بڕوان نەک بەرەو کامێرەی ئەنەلۆک. و زۆربەی شەریکات یعنی ئینتاجی وەستانووە، یعنی ئیتر کامێرەی ئەنەلۆک دروست ناکە، یعنی چۆتە بابی IP-ەوە. بەڵام بەداخۆ لێرە کامێرا داخڵەکرێ بۆ نمونە کامێرەکە بە فێک داخڵە بێ، یعنی بۆ نمونە بە ناوێکی ترەوە ئیهێنێ، بەڵام هەر دروستیەکەن. بەڵام وەکو شەریکاتە عالەمیەکان
هەمویان وەستانیانە ئێستا کامێرەی باشە دروست ناکەن. باشترین جۆری کامێرەی زیرەکە ئێستادا لە سەر ئاسی جیهانە کاری لەسەر کرێ و لە هەرێمی کوردستانیش هەمان کامێرە و هەمان کوالەتی هەیە. بەڵێ ینی بۆ نمونە ئێستا ئێمە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی براندێکی سویدی ئەکسسی دانەوە ئەسڵان زۆر گرانە ینی زۆر های کوالەتیە بەڵام خۆی کامێرە نقطەیەکی خەڵک لێرە لەوە تێناگات ئێمە کامێرەکە دائەندرێ بریتێ لە لێنسەکە تەمەنە ینی کامێرە خۆی تەمەنی هەیە جاری وای کابرا کامێرەی داناوە شەریکەکە ئەلەوە کاکە دوای 2 ساڵ بۆچی سوورەکەی گۆڕای ینی جوان نەمایەوە لەبەروی تەمەنی ئەو لێنسە دیقەکە بۆ 2 ساڵە بەڵام بۆ نمە لە کامێری ئەکسسە فڕۆخانی سلێمانی ئەوەی ناوێ ئەو تەمەنی 25 ساڵە لێنسەکەی ینی ئەوەش ئەگۆڕێ بە پێی تایپەکانە ینی بۆ نمونە ئێستا ئێمە زیاتر لە عێراق بەعام های ڤژنە براندێکتر هەیە یونیڤیۆ دەهوایە ئەمانە بە خەڵک بەکاری هێنێ بەڵام ئەم کامێرانی ئێمە بۆ نمونە های ڤژن بە نمونە باسیەکەم بۆ نمونە تا 3 ساڵ عینشتە دەهوا بۆ نمونە تا 4 ساڵە ئەوەی ئێمە بڵێن بۆ نمونە تا 5 ساڵە هەر یەکە و بە پێی لێنس و تەمەنەکەی خۆیەتی ئەوانەشە گۆڕێت. کاکەڕوان ئەوەی کە ئێمە زیاتر بینیومانە هاوڵاتێکی ئاسایی شارەزانی واری ئایتی ناڵێن هاوڵاتیانی ئاسایی کە بینیوانە زیاتر کامێرەکان بە سوورە تۆمارەکە کامێرە هەیە کە دەنگیشی لەگەڵ تۆمار بەڵێ بە دڵنیاییەوە ئێستا بۆ نمونە ئێمە بانقەکان بێجگەلەوەی کە کامێرەکە فۆکەسی لەسەر ئەدادەکەی بۆی ڕقەمەکە بخوێنێتەوە خۆی کامێرەکە مایکی تایە یعنی سەوتەکەش تەجیلەکە ئەوە زیاتر بۆ بانقەکان دادرێت کە بۆ نمونە تۆ پارە بۆ نمونە زای مناقەشەی کەستەمەرەکە لەگەڵ مۆزەفی بانقەکەیە ئەوە توانی زۆر وازەش کەواتە کامێرە بە پێی شوێنەکان بە پێی ئەگۆڕێت بۆ نمونە هی فەرمانگەیەکی گشتیان ئێو کامێرانی کە لە ماڵەوە دادرێت ئەویان چ جیاوازێکی لەگەڵ کامێرەکان کامێری ماڵەوە ئێستا یا لە ماڵەوە هەر کەسێک ئەتوانێت هەر جۆرێکی کامێرە بێدای بنێت لە ماڵەوە بڵێ ئەوە تۆ حڕی خۆتی تۆ خۆتی تر بە پێی ئەو ئیمکانەتی کە خۆتەتا چی دانی بەس عادەتەن بۆ نمونە بۆ ماڵان خەڵک ئەڵێ بۆ نمونە با من ڕقەمی سیارە بخوێنێتەوە اینجا کامێرە دوو یەک شتی تریش هەیە شوێن بۆ نمونە هەیە ڕووناک نییە کامێرەمان هەیە پیوتری ستارلایت حتا ئەگەر ڕووناکیش نەبێت خۆی بەملەوەنی پیشانیاتەوە بەو هێنە ئەمە ینی بەپێی ئەو شخصە خۆی حەزی لە چییە چیکاتە لە کامێرەکانیش ڕەش و سپی و ملەوەنیش هەیە بەڵێ بۆ شەو تاوان ڕۆژی کێشە باشە کاروان کامێری زیرەک یاخود کامێری چاودێری لە چەند بەشە ئیشەکات یاخود دەتوانێت بۆ چەند بەش سوودی لێ ببینرێت لە چەند بوارە سوودی لێبینرێت کامێرە سەوای لێ هاتوو بۆ بە ضرورێت یعنی تر ئەبێت لە هەموو شوێنەکە هەت بێ ینی بەس ئەوەیە بۆ نمونە شەریکاتی گەورەکان ئەوە کابرا بۆ معمەلێکی گەورەی داناوە یە کۆڵپارەی تا سەرف کردووە خوانە خواسە حاڵەت تێشتێ ڕۆیە مەجبورە بێ داینێ هەرچەند ئێستا بۆ بە ئەمری ژانیەوە نیە بە خۆشی خۆی ینی ئەو داگەرداشی نەنێ وەزارەتی ناو قوبوڵی ناکەڵێ هەرە بێداینی بڵێ ئەو کامێرانەی کە زۆر جارانە لە بواری مارکەتی ناسوودی زۆری لێبێنرێ بۆ نمونەکە لە ماڵەکانە دانرێ ئەم کامێرانە زیاتر تەنها کار لەسەر سوورەکەی و ئەوانە بڵێ لە شاشەیەکەوە سەیرەکەی یاخود کار لەسەرەوە کاکە لەسەر ڕەگەز لەسەر ژمارە لەسەر ئەمانەش کارەکە لەسەر تەمەن کامێرە هەیە ئەمانە بخوێنێتەوانێ بە تەئکید بۆ نمونە تۆ ئەگەر باسی مۆڵەگەکەی بۆ دەرەوە فەرقەکە بۆ دەرەوە بۆ دەرەوە ینی فۆکەسی لەسەر ڕقەمە لەسەر سیارەیە ئەوە کوڵەتەکەی گۆڕێت بەڵام کەیتە ناو پێویستی بەوە نییە بەزەوەنە بۆی شخصەکان بزانێت کێ و کێنی حاڵەت تشتێ ڕوئەیە بۆ دڵنیایی خۆیان کەواتە ئەتوانێت بۆ نمونە ڕەگەز و تەمەن ئەوانە هەمووی جیابکاتەوە ژماری سەردانکەران بەڵێ ئەی لە ڕووی بۆ نمونە زۆر جار باسەکرێت من دوێنێ سێرچم کرد بۆ بابەتەکە شتێکم بەرچاوکە و کە باسی لەوە کە کاتێک کە دوو کاڵا نمایشەکرێت بۆ نمونە کە یەکێک لە کاڵاکان بینەری زیاترە یاخود بڵێ خواستی زیاتر لەسرە ئەمە ئەتوانێت لە ڕێگەی کامێرە ئەمە تۆمار بکرێت کە ئەم کاڵایە خواستی زیاتر لەسەر و کاڵای تر بەتایشی دەکرێت شتی وا هەیە بەڵێ زۆر باشە یەکێکی تر لەو بابەتانەی کە ڕەنگە لە خاڵە سنووریەکانە زیاتر بەگوێمان بکەێت و بەرچاوام بکەێت کاڵێ تکە لە کاتی گەیشتن بێرە لایتی سیارەکەت کوژێنەوە ئەمە بۆچی ئەڵێ لایتی سیارە کوژێنەرەوە ئەیا هیچ کاریگەری هەیە لەسەر کامێرەکە بەتەکید تۆ بۆ نمونە کە لە بازگەیەکە کە ئەڕۆیت فولی لای سیارەکە داگیرساوە کە کامێرێکی نۆرمال دانی ناتوانێت ڕقەمی سیارەکە بە ڕەش بچانەیە لەبەر ئەوەی ئێستا هەر ئاینن کامێرەیان دروست کرد و پێوترێت دارک فاکتەر یعنی مەبەستی ئەو ڕووناکیەکە ئەکوژێت تەنها فۆکەسی لەسەر چییە بێت بەس لەسەر
تابلۆی سیار بەڵێ ئەوە هەیە. باشە هیچ کامێرەیەک هەیە تایبەت بێ بە ڕوخسار ناسینەوە؟ بەتەئکید هەیە بێجگە ئەوە ئەسەشتی تر هەیە ینی بۆ نمونە تۆ جاری وا هەیە لە خاڵە سنووریەکانە پێویست بە کامێرەی تێرمەڵ هەیە هەراری ئەوە مەبەستی چییە بۆ نمونە زیاتر شەریکاتی نەوت ئەوەی کە خوێنی تیاابێ یەکسەر ئەی خوێنێتەوەەوە شخصێک بۆ بەپێی شوێنەکەش چۆنە تۆ کامێری حراری بەپێی کیلۆمەترە هەنێ شەریکە هەیە ئەڵە بۆ نمونە 10 کیلۆمەتر با ببینێ ئەو حاسەی تیاابێ هێڵە 1 کیلۆمەتر هێڵە 4 کیلۆمەتر ئەوەش هەر ئەگۆڕێت بەپێی هینای ئەو نوعێکی ترمان هەیە بۆ نمونە بە نمونەیەکی بەسیط باسیکەم بۆ نمونە سە معمەلی ئەمەی ریسایکلین ئەوەی کاکفار و کە دروستیکرە معمەلێکی ئاوا گەورە ئێمە کامێرەی تێرمەڵی ویستۆ بۆچی چکو تۆ خۆڵ و خاشاک یێتە ناو ئەو حوزەوە ئەمە بۆچیە تۆ لەوانێ لەم خۆیە مادەی تەقەمەنیت هەبێ تۆ ئەو کاتە تو هەم زەرەدەی بە معمەلەکە هەم مشکلێ ئەبێت کامێرەی تەرمەڵماندانەوە ئەو بەپێی فەرهەنهایتە بۆ نمونە ئەڵێ لە دەرەجەی 600 بۆ 800 ئاگرەکانیش ئەگۆڕێ بۆ نمونە ڕەنگی سوور هەیە شین هەیە زارد هەیە سوورەکە ئیتر ئەوەیە ئیتر تەقەمەنی خۆی بوو یەکسەر ئەلارم تیاتی ئەڵە ئاگاد لێبێ لەناو ئەو هینەیە بۆ نمونە تەقەمەنی تیا بەڵێ باشە یەکێکی تر لە جۆرەکانی کامێرە پێم وابێت کامێرەی وایفای ناوبینە ئەمەیان چییە ئەمە بۆچی بەکارێت کامێرەی وایفایشمان هەیە لە بەرەوەی بڵێن کابرا بۆ نمونە ماڵەکەی کردو حەز ناکات واریم کاویان تازە سەقفەکەی کونافەیان شتێکە ئەڵێ وایفایم بۆ دانێ ئەو کاتە ئەتوانی بەزەوەنێ چێتە سەر ڕاوترێک لە کە لە ماڵەکەی هەتەبێ ئەتەرنێتت هەبێ و یەک شتی تریش هەیە ئێسا ئێمە بەپێی خەزنی ڕۆژەکان لە کامێرە هەیە ئەڵێ بۆ نمونە خەزنی 15 ڕۆژمێ هەیە ئەڵێ خەزنی 30 ڕۆژمێ ئەوەش بەپێی ئەو سعی هاردە کە تۆ دایانێ ئەبێ کاڵکولیشنی بۆ لەسەر خواستی کەسەکە ئەو ڕۆژە لە دیاری بەڵام هەنێ شوێنی حکومی نا ئەوە بۆ نمونە لێرە و وەزارتی ناوخۆڵی ئەم شوێنە بەعام نابێت لە 1 مانگ کەمتری تایە بەس کاڵێن 1 مانگ بۆ نمونە کەسی تەواو بێ لەولا ئەبێ بە 1 مانگ ئەو یەکەم ڕۆژی ئەو لە ئاسڕێتەوە نەک یەکسەر هەرسی ڕۆژەکە سفر کاتەوە بەس بە معدەلی تۆ 30 ڕۆژت هەیە کە خەز نەکات هەشە بۆ نمونە لە ماڵەوە دایناوە کامێرەمان هەیە ئەڵێ من حەز ناکەم جیهازی DVR یان NVR-ەکە دانم تاوان DVR بۆ کامێرەی ئەنەلۆکە NVR بۆ کامێرەی IP-ە کامێرەکە چیەکەی SD میمۆری SD دانێ زیاترەوانم کێ بەکارین بۆ نمونە کێشێک ئیشکەرێکی لە ماڵەوە بێ بزانم ناڵەکەی لەگەڵ یا باشە چۆن هەڵسو و کەوتەکە تەنها کامێرێکە لە سەقفەکە دایانی ئەو تەمانەوە کامێری ناوەکی پێڵەن دووم ئەوەیە بەس لە مۆبایلەکەەوە ئەبێ هەردوو لە ئەتەرنێتی هەبێ خۆی سریەکە و ڕێکۆرد دەکات باشە کاکارانەوەی کە بەڕێزت داماشت پێکرد کەوت کامێرەکە گەر بۆ 30 ڕۆژ بێ کە چووەیەکی مانگ یەکەم ئەسڕێتەوە ئەمە بەردەوام بەردەوامە بەڵێ ئەمانی کە ئەسڕێتەوانێک لە پێشووترا ناتوانرێت لە شوێنێکات تۆمار بکرێت یاخود بۆ حاڵەتی پێویستی جارێکی تر سیر بکرێتەوە ئەم حاڵەتە زیاتر لە بانقەکان ڕوئات ئەسڵەن ئەوە ناکات بۆ نمونە کە چیەکە بۆ نمونە هاردی هەشتێرا ئەکرێت لە ئێمە ئەو هاردی هەشتێرایە کە پڕ نابێ دای ئەنێ اینجا بۆ نمونە هەشتێرایەک ترەکرێت چکۆ ئەو بانقە حساسە لەوانێت دوای 2 ساڵ مشکلەیەک هەبێ ئەبێ هەیبێتەوە یایتر شوێنی چاندانەوە بۆ ستۆرج ئەگەر لە کاتی ئەو هەڵگرتنەوە بۆ منە جارێکی تر بتەوێت سەیری بکەیتەوانێ شێوازی گەڕانەکان بۆ منە تۆ بەروارێکە دیاری کردو لەوە ئەو ڕۆژە سەیریکەی ئاسان ئەدۆزرێتوانێ ئەو بەروارە هەر کاتەکەی چ تاریخێک دەوێت چ کاتێک چ سەعاتێک ئەوە پلەیەکەی تۆ تا بەڵێ باشە شتێکی تر کاکاروان کە ڕەنگە لە ئێستەیە زۆر جار هاوڵاتیان بە تایبەتیوانی کە لە ماڵەوە کامێرەدانن پەنابەر نەبەر ببوورە کارەباچیە کە بەڕێزیش لە سەرەتا باسەکرد ئەمانە ئەگەر کارەباچیەک یاخود کەسێکی نەشارەزا کامێرەدانێ چ گرفتێت دروست دەکات دواتر ئەگەر کەسێک بە ئێوە بڵێ گرفتێکی بۆ دروست بێت و بە ئێوە بڵێ ئێوە تا چەند ئەتوانن بە ئاسانی گرفتەکەی بۆ چارەسەرکات ئێمە گرفتەکە کە بڵێن لە ماڵێکە واری ڕاکێشاوە پێشەوە ئەمە هەر کەسێ بێ بۆ لامە ئێمە نەسحەتی ناکەین بۆ کامێرەی ئەنەلۆک چکو من پێم وتی ئینتاجی نەماوە و دوای ئەو کواڵیتیە نییە بەڵام یەکسەر ئەڵێن وایرەکە بگۆڕە ئەگەر مەجالی تایە چکو ئەبێ وایرەکە بێ بەواری نێتۆرک کات 6 هەیە کات 5 کات 7 هەیە ئێسا لەگەڵی شایەک مشکلە هەیە ئێسا بۆ نمونە زۆر جار ئەگەر لەسەر جادەکان ببینی ئەنووسێتی 4 کامێرەی فول HD لەگەڵ جیهازێک نووسێتی 150 دۆلار مەبەستم پارەکە نییە کێشەکە لێرە لە چیایە کابرا نازانێت یەکەم جارێ هاردێکی بۆ دانێ و هاردە ڕفێربشتی پێڵە مواد تەسلیحە هاردی ئێمە 3 ساڵ زمانی هەیە
کابرا لە مێش خۆی وای داناوە کە کەمەکەوێت لەسەری بگرە زیاترەکەوێت چکە ئەو هاردە خۆی کوژێ 3 مانگی شەکە بە نمونە باسێک مەگەر ئەو هاردە بە $40 بکڕە لە ئێمە بە $100 ئێمە 3 ساڵ زمانی اینێ ئەو هەموو 3 مانگ جارە بێ هاردێ بکڕێ لەبەرەوە هاردەکەی هاردی ئۆریجینالی بۆ دانانێ کابراش داماوە نازانێ ینی تۆ وەکو شوێنی ئەتیادی ئەمە ئینسانی نۆرمالی وەکو فێڵ بڵێن نازانێت لیەکرێ بەڵام شەریکاتی گەورە قوبڵ ناکە بەڵێ مەرجە کاکاروان هەموو کامێرەیەک ستۆری یاخود بڵێ تۆماری هەبێت یاخود مەرج نییە بەس ئەگەر خۆت مەگە هەر بڵێ هەرەوە دامنەوە خەڵک بزانێت وەسێرکرد باشە شتێکی تر کاکاروان پێم خۆش بۆ باسیکەین ئەوی شەوەی کە لە هەرێمی کوردستانە ڕۆژانە چەندین کۆڕ و سیمینار لە بوارە جیاوازەکانە ئەکرێت هیچ کۆڕ و سیمینارێک کراوە تایبەت بێ بە بواری ئایتی یاخود بە کامێرەی زیرەک و کامێرەی چاودێری یا خۆتان وەکو شارەزایەکی بوارەکە خۆتان هیچ کۆڕ و سیمینارێکتان کردوەوە تایبەت بۆ بوارە چیت کردومانە و بەڵام ئێمە مشکلەکە ئەوەیە ئەبێت ینی پێشتر ئاگداری شوێنەکانەکەینەوە عادەتەن طبعا ئێمە ئیڤێنتێکەکەین بۆ ئەو شوێنانی کە زیاتر پێویستیان پێدی کوێن ئەو شوێنانە فەرمانگەکان بەشی فەرمانگەکان ئەوە هیچ ئەوە هەمووی ئەیانێ بۆ نمونە خودی وەزارەتی ناوخۆ ئەوە هیچ هەر ئێوێ شەریکاتەکان هەمووی ئەیەوێت ینی تر لە معمەلەکان بگرە لە معمەلی چیمەنتۆیە معمەلی ئاردە ئەمانە هەمووی ئەیگرێتەوە بەڵێ باشە کاکارەوەکو دواپرسیار بۆ بەڕێزێت کاتێک کە کەسێک بێوێت کامێرەی چاودێری دابنێ بە تایبەت لەسەر ئاستی دوکان و شۆپەکان و ماڵان ئەمە هیچ پێویستی بە مۆڵەت هەیە یاخود هەر کەسێ بێ ئازادە چێ کامێرەیە کە کڕێتەوە هێنێ دایێنێت پێویستی بە هیچ نییە ئازادەوەی کرێدایێنە بەڵام داخڵکردنەکەی ئەوە ئەیەوێت داخڵکردنەکەی کە لە دەروی استرادێکی کە داخلەکەیتەوە بۆ عێراق بەڵێ وەکو بە شێوەیەکی گشتی بۆ هەر ئێمە عادەتەن خۆمان بەڕاستەکەی ناوێرین لە بەسڕەوە بیهێنین بۆچی لەوێ موافقەکەی زۆر قورسە نازانم ئەین تێناگەم تەنها وڵاتە بێ عێراقە یعنی ئێستا ئێمە لە دووبەی زۆر ژیان ئەبێ خۆی کابرا پێی خۆش بە تۆ کامێرە هێنیتە وڵاتەوە یعنی مێچە لە ئاسەنگەکان بۆ ئێمە دروستە تەکنەلۆژیا بەڵێ ئەڵێ بۆ نمونە ئەبێت تۆ سریڵەکانم پێ بڵێ پێشەوەی بیفرۆشی و لەکوێ دایێنێ ئێمە جارە کامێرەکەم نەگەیشتووە چۆن سریێڵدانێ و چۆن لەکوێ دایێنی تەبان بە قاچاق داخڵە بێ بەڵام ئێمە لێرە خۆشبەختانە لە کوردستانەوە لە این زۆریا هاوکاریمانەکەن لە مەتاری سلێمانی داخلیەکەین جاری واشەی لە بەندەر عەباسەوە پێشەوە پێڵەڵی کاکە بن ئەم بارەم هەیە ئەوەنە کامێرەوە یاڵە باشەوەکەی بە ڕسمی داخڵە بەلای خۆمان بەڵام لەولا بە ڕسمی داخڵ ناکەن ئێوە مۆڵەت لەکوێ وەرەگرن بۆ هێنانی ئەو پێشەوە بە ئاسایش ئەوترێ بەڵێ دەستەکانە خۆش بێکاران زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ سەرجەم لە زانیاریەکانە زۆر سپاس بۆ بەڕێز کاروان ساڵە کە بەڕێزیان شارەزا لە بواری سکیوریتی و تەکنەلۆژیای زانیاری سپاس بۆی کە لە بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادە بوون بەڵێ خۆشەویستان ئێستاش چینە لای فیچەرێک تایبەت بە ڕنینەوەی بەرهەمی زەیتون بابێکەوە بینەری بین و دواتر لە تەوەری سێمی پرۆگرامەکە لەگەڵتان بەرداوامە بین. روشن روشن وانا خدت أنا زوج فردة بينك أو بني بينك ثم أنا قريب بينك دوصد برم زيتون هيا كافردون زياتر له 1000 برشي هيا زارو سر وجا يجبو أو دكين بحر وزي إن شاء الله بشتوان بخوا لاني بياني وي أو تاوبي أجر أو تاوبو أو زا دەست بەی من دەکەین وەڵا دەبێت ڕۆژەکە خۆش بێ باران بێ قەلب تەڕ دەکا زەیتون لێکردنەوەش کاتی خۆی لە 15 11ەوە دەست پێ بەڕنینی دەکەین ئەوە بۆ ڕۆنە چووکە ئەوە ئاڵ و بۆر و مەیلە و ڕەش و کەسک بێ دەست بەڕنین و لێکردنەوەی دەکەین هەتان نێزیک
25 دوازدەوانە دەیکەینە بار و ئەزایان دەیبێنە مەعمەلی ڕانیە ئەو مەڕوونەشی لێیە یان دەیبێنە هەولێر. وڵاوریان دەزانێت چێ تایاری کۆڵمان دەکێشا درونیان دەکرد زەلام ئێمەش کۆڵمان دەکێشا لە دوا زەلامەکان ئەمن لە دوا 6 سەپانان تێلەگەم دەکرد دەرەقەتم نەدەهات ئێستا چەنگە زەیتونەکەم پێ ناڕندری باوکم دەچۆ شار شتی لێنە بە ڕەحمەت بێ سیارەش نەبوو بە کەروبار ئەرێ وڵا کاکە هەتا ئێوارێت درونیان دەکرد ماستا بوو دۆ بوو هەموو شتێک بوو ناوە نەماوە برا کوا ماوە باوکم هەرەوەزی بۆ دەها لە تیمارۆکەوە هەژنۆ 10 سەپان و تێ لە چێشە تا ئێوارە درونیان دەکرد و یارێ دەڕۆشتنەوە قەلبیان ساغ بێ خوایە چۆن چۆنی پێم خۆشار وەک جاران خەڵک یارمەتی خەڵک بداوە ئیش بکاو کار بکاو بەس عالەمی ئێستا هەمووی قەلبی گران بۆ یەک بز ناتوانێ بڕوا بە سیارە نەبێ ناسشی دەڵێ خەیاری دەڵێ قونجی بەهاری ناسشی دەڵێ خەیاری توتنی نەسی خاری بەڵێ خۆشێستان لە کۆتا تەوەری پرۆگرامی ئەمڕۆمان لەگەڵتان بەردەوامین ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵانی بێلانەدا کە دەتوانین بڵێن ئاژەڵانی بێلانە لە ئێستادا وەکو دیاردەیەکی لێ هاتۆ لەسەر ئاستی تەواوی دنیا و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش بەدەر نییە لەو دیاردەیە بەڵام ئایا شێوازی مامەڵەکردنی هاوڵاتیان لەگەڵ ئاژەڵانی بێلانەدا چۆنە کە بێگومان گۆڕانکاری هەیە لە نێوان مامەڵەکردنەکان لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بەڵام لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی تاکی کۆمەلگای کوردی تا چەند مامەڵەیەکی گونجاو لەگەڵ ئاژەڵانی بێلانەدا دەکەن و ڕێکخراوەکانی تایبەت بە داکۆکیکردنی مافی ئاژەڵان ئەوان تا چەند ڕۆڵیان هەبوو یاخود ئەرکیان چییە تا چەند ڕۆڵیان هەبووە لەوەی کە ئاژەڵان بپارێزن و لە هەمان کادا هەماهەنگی ڕێکخراوەکان لەگەڵ حکوومەتە چی بۆ ئەوی کە بتوانە شێڵتەرێک بکەنەوە یاخود شوێنێکی پارێزرا بکەنەوە بۆ ئەو ئاژەڵە بێلانانی کە لە ئێستادا و ڕۆژانە دەیبینی لەسەر شەقام و کوچە و کۆڵانەکانە بوونیان هەیە هەم سوودێکی دوولانی دەبێت لەلایەکەوە سوودەکەی بۆ هاوڵاتیان خۆی دەبێت سوودەکەی بۆ هاوڵاتیان خۆی دەبێت لەبەر ئەوەی کە دەتوانین بڵێن پارێزراو دەبن لەو نەخۆشیانی کە لە ڕێگەی ئاژەڵەوە دەگوازرێتەوە لە لایەکی تریشەوە سوودەکەی بۆ ئاژەڵان خۆشیان دەبێت کە پارێزراو دەبن لە بریناربوون و لە هەر ڕووداوێکی نەخوازرا و لە ئازاردانیان لەلایەن مرۆڤەکانەوە بۆی کە لەسەر بابەتە گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری ئاوات حسامەدینمان کردووە کە بەڕێزیان ئاژەڵ دۆستن ئاوات خان سڵاو لێبێ و بەیانیت باشە سلااو لە بەڕێستان لە بینەرانی ئازیز و خۆشەویست هەموو لایەک باشتر بەیانی کوردستان باش سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت ئاوات خان ئەگەر سەرەتا لە دۆخی ئاژەڵانەوە دەست پێ بکەین لە هەرێمی کوردستانە بزانین دۆخی ئاژەڵان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە چۆنە و لە چه ئاستێکدایە بەڵێ ئێمە زانین کە ئەچیتە هەر وڵاتێک سەیری دوو بارودۆخی ئەو وڵاتاکەن یەکەم بارودۆخی ژنان دووەم بارودۆخی ئاژەڵان کە ئەگە سەیری ئەفغانستان کەین دەبینین لە هەردووکیانە لە ژێر سفرەوەی بارودۆخی ئەفغانستان بەڵام لە کوردستان بارودۆخی ژنان بەرزترە بەڵام هی ئاژەڵ بەڕاستی زۆر نزمترە یعنی هیچ ئیتیمامێک بە ئاژەڵ نادرێت لە کوردستان تەماشاکە تا ئەچیتە هەولێر بەس ئەمە لە سەرجادەکان چیە بینی سەگە بەژێر سیارەکەوتووە پشی لێ بەژێر و ئاژەڵی تریشە بەژێر سیارەکەوتەوە و ئیتمانیش پێ نادرێت لا نابێت کە بەژێر سیارەکە چاوەڕێکی نەبێ ڕەحمەتێکی خوا ببارێت باران ببارێت تاوەکو خوێنەکەی تاوەکو هەموو شتەکان لابا لە سەرجادا یعنی بارودۆخی ئاژەڵان لە کوردستان بەڕاستی زۆر گرنگی پێ نادرێت شێڵتەری حکومیمان نییە بەیتەڕێکان زۆر باش ئیش ناکەن بۆچی نیمانە ئاواتخانیانی بۆچی تا ئێستا لە سەر ئاستی هەرێمی کوردستانە نەتوانراوە شێڵتەرێکی باش و گونجاو بکرێتەوەنە بۆ ئاژەڵی بێلانە نەک تەنها شێڵتەر فەیتەنەرێکی فەیتەنەری بەیتەڕیەکی باشیشمان نییە بەڵێ لەبەرەوەی کە زۆر گوێی پێ نادرێت ڕاستە ئێمە بارودۆخەکەمان زۆر ناخۆشە ئەگەر ئێستا تەماشاکەین لە 92 تاکو ئێستا
ینی هەر شەڕ و شۆڕ و تۆپی دراوسەکان و ینی حاڵەتێکی پۆلیتیک سیاسی زۆر خراپتیایین و بێجگە لە سیاسەکە ئەکۆنۆمیکشمان زۆر خراپە اقتصادەکە بارودۆخی پارە و بجە ئەو شتانەش خراپە ئەوە تا ئێستا کوردستان سەدان ساڵە ئیسراحەتی بەخۆیەوە نەدیوە ئەوە ئێمەش ئەوەندە مەشاکیل هەیە حکوومەت نەپڕژاوەتە سەرەوەی کە گێ زۆر بە ئاژەڵ بدات ینی خۆی حکوومەت ئەگە تەماشای طبقەی سەرەوەکەین بڵێ سەرۆک و جێگرەکەی و سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت ئەمانە ینی کاری ئەوان نییە کە ئەو زیاتر ئەو بکەن بەڵام چونکە ئەو لە خوارەوە خەڵکی تاعین کردووە کاری ئەوانە ئەبێ بیریان چاکتر بەکاربێنن مێشکیان باشتر بەکاربێنن چۆن هەوڵ بن کە وڵاتەکە بەرەو پێش بەرن یەکەمە بە بارودۆخی ژن مناڵان ئاژەڵان گەنجان بەڵام ئێمە بەڕاستی زۆر بارودۆخی ئیمارمان کردووە و دووەم لێپرسینەوە نیە عیقاب نییە لە هەر شوێنێک عیقاب نەبوو ینی بەڕاستی کە عیقاب نەبوو لێپرسینەوە نەبوو گەندەڵیە بێت ینی ئەو شوێنە فاسی دەبێت گەندەڵیە بێت قانونی تیا نابێت نیظامی تیا نابێت باشە کردنەوەی شێڵتەرێک بودجەیەکی ئەوەنە زۆری پێویستە کە تا ئێستا نەکراوەتەوانێ گرنگی پێنەدراوە نەخێر ڕاست هەموو شتێک بە پارە بێەوە نیە بەڵام نا ئەوەنە بجەکەی زۆر نییە ئێستا ئێمە داوامان کردووە کە شێڵتەرێک کە ئارزەمان بنێ ئێمە سپۆنسەرمان پیاکرە لە دەرەوەی وڵات لە کەنەدا لە دووبەی ینی زۆر شوێن هەیە سپۆنسەرمانەکات ئەمە 2 ساڵ 3 ساڵە پارچەی ئەرزیانینە لە منتقەکەی ئەوەی گەراجی بەخاڵی کوێ بۆ سەرەوە کە هیچ سناعی خواردنی لێ نییە تاپۆشیان کرد لە سەرمان ئفتتاحمان کرد 1 مانگ شەڤڵ ئیشی تیا کرد دوایی هەندێک کەس تەماحیان لە ئەرزەکەدا بوو وتیانەوە بۆ بازرگانی باشە هەستان بە ناوی ئەوەی وەختی خۆی معمەلی معالەباتی لێ بۆ وەختی خۆی ینی ئەرزەکەیان لێسێنەوە جێ خۆت ئەرزەکەیان لێسەرینەوە وەختی خۆی ینی ئەرزەکەیان نێسێنە تاپۆش کرا بوو لەبەری کە کەسێک خزمی بزانە هەبووە لە بەلەدیە چی بووە لە تاسەڕیارە ئاوت خەمڕێر وا بوو کە 5 دۆنمتان پێ بدرێت کە کاری لەسەر بکەنەوەیتر بۆ شوێنێ وەکو پەناگەیەکی لێ بکرێ بۆ ئاژەڵان ئەمەیان بەکوێ گەیشتو ئەم 5 دۆنمە گەیشتۆ بەکوێ بەخوا خاتە چرۆیانی 2 ساڵە دوسێ ساڵە ئێمە ڕاکڕاکمانە من پێموتەوەن بە بەلەدیە موتە و لێرەشەوە من ئەمەیەت کەسانی بەلەدیە بەڕێبەرەکە هەمویان گیان نێبێت ئێوە پارەمان مێنێ با بەناوی ئێوەش بێ ئەرزەکە بەس بمانەنێ ئێمە سپۆنسەر پیاکەین ئەو سەگانەی سەرجادەکەوەکەینەوە هەمویان نەخینە ئەوێ نێرمێکان جیاکەینەوە هەوڵە دەی نێرەکان مێەکان عملیاتیان بۆ بکەین کە بەیبیان نەبێت و پاکیانەکەینەوە ئەمە سامانن ئەمە سامانی دەوڵەتە ئەمە کەلتوری دەوڵەتە ئەمە شوناسی دەوڵەتە چیتە هەر دەوڵەتێک ئەبینی ئەمە سەگی اسکۆتلاندیە ئەمە سەگی هینە پیتبۆڵ مەثەن تیبێتە ئەمە سەگی ئیسپانیانوە ینی سکیمۆکان مەسەن هینی ئەسکەندەر نافیا ینی لەبەرەوە هەر شارە و سەگی خۆی هەیە من کە لە بەغا بووم و کاتە ئەجنەبەکان چەندین سەگیان برد کەریان برد چکە خۆیان حەزبەکەیان لۆگۆی کەرەوە کەریان برد سەگیان برد لە بەریتانی لە عەفو لە بەغا بۆچی لێرەوە بردویانە بۆ چونکە ئەو سەگەی لێرە هەیە نییە ئەو سەگەی کە ئەو نەوعیەتە سەگەی کە لێرە هەیە ئێمە سەگەکانمان زۆر لاسووکە ینی حەزکەین هەمویان بکوژین ژەهریانە دەینێ ئەمە بەڕاستی ئەمە کەلتوری ئێمە نەبوو بەڵام ئەم کەلتورەمان بەسەرا چەسپاوە ئێستا تورکیا ئەم هاوشاری قەڵازێ و پشدەر بەناوبانگترین سەگە لە جیهان باشە ئەمەی بردووە لەگەڵ نێرەیەکی خۆی دڵقی حیاکات ناوی لێناوە تورکشە دۆگانی سەگێکی تورکی وما لە عیلم ئەم سەگە بەڵێ کردیانە بەی خۆیان مەسەن پشیلەیەک هەیە لەوان ئەنجا ئەم پشیلەی ئیمپراتۆرەکانی پێڵەن برجوازەکانی پێڵەن چاوێکی شینۆ چایەکی سەوزیان چایەکی ڕەشە و چایەکی سەوزە زەردە ئاوانی تاکە تاکە ئەم پشیلە زۆر مەغڕۆرە پێڵەن پشیلەی مەلیکە پشیلەی ئیمپراتۆرەکە ئەم پشیلە لە ئەسڵا ئیکوردە لە ئەسڵا لەوان بووە لە ئەسڵا لەوێ بووە ینی لە هیچ شوێنێکی ترنی ئەم پشیلێ تەنها لێ نەبێ ئێستا کردیانە بە پشیلەی تورکی هەوڵەکان بۆ ڕێگریکردن لە زیادبوونی ئەم ئاژەڵەکان بە شێوەیەکی گشتی و سەگەکان بە تایبەتی جگە لەوەی کە ژەهر خوار دەکرێن و لە ناوبرێن چ ڕێگەیەکی تر هەیە بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە وتە لە ڕێگەی لێدانی دەرزیەوە نەزۆکە کرێن ڕێگەی تر چییە جیاکردنەوەی نێرومەیەکان باشترین حل بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەفرای ئەم ئاژەڵانەی خۆمان بکەوێت باشترین حل ئەوەیە لە هەموو شارەکان شێڵتەر بکاتەوە
لە هەموو شارەکان گەنجانێکی زۆرن هەر لە زانکۆ و سانەوی و حتى مناڵ بە منیانوتوە ینی کەوێ کارکە لەگەڵم مناڵ ینی گەنجانێکی زۆر خۆیان ئامادە کردووە وەکو خۆبەخش کار بکەن ئەم شێڵتەران لە هەر شوێنێک شێڵتەرێ بکاتە بەڵام داوای لەکەم تکای لەکەم کە شێڵتەرەکان حکومی بێت کە ئەهلی نەبێت حکومی بێت بەڵێ بیکاتەوە ئەم سەگانی سەرجادە کۆکاتەوە با گەورە بێ ئێمە زین کە ڕۆژانە دەیان دۆنم بە هەدەرەچێت چەندین دۆنم نەفتاکە نەفرێکە دەدۆنم سی دۆنمی داگیر کردە بۆ وێلەی خۆی کە لەویکاندا بڕات ئەبێت ینی بەڕاستی لێپرسینەوە هەبێت ئەبێت ئاگایان لە شوێنەکان بێت لە ئاژەڵەکان بێت لە درەخت بێ چونکە ئەو چوار توخمە ئەمە ینی ئەم چوار توخمە هۆیەکی سەرەکین بۆ ژیان هەر توخمێک لەوانە بە پیسی ڕابگیرێت ژیانەکە نەخۆشی بڵاو بێتەوە کوێسە ئەو ڤایرۆسەکە هەیە نەخۆشیەکە و دەرمانی نییە ئەوەی کە تووشی بێ ینی ئەوەی کە زۆر شانسی هەبێ بەڕاستی نامرێ دەگیناوە چەندین ئەو لە ملیۆن تێیپەڕانەوە قوربانیانی نەخۆشی کۆڕۆنا بیریشمان نەچێ بۆ بەرە قساکی لە چاینا لە سین نەخۆشی سارز لە ئاژەڵەوە پیا بوو ینی من ئێستا ئەم ئاژەڵە ئەم سەگە من ئێستا نەیشۆم یەک مانگ یەک ساڵ دو ساڵ لەسەر جا دەبێ من بە مرۆڤەکانەڵم ئێوە خۆتان دو ساڵ خۆتان نەشۆن چیتان دێ ئێمە بۆ لۆمەی ئەم سەگانە بکەین حەزەکەم یەک شتی تر بڵێم خات و چنوور ینی لە هەموو دینەکانە باسی ئەوە کات کە ئیشێکی کارێکی ئەخلاقیە کارێکی ئەخلاقی و مەبدەئیە و ئاژڵ دۆستیە ئەگەر بێت و ئێمە ئاگامان لە ئاژەڵەکان بێت بەڵام بەداخەوە کە ئێمە ئەڵێن بە قوترین و باشترین دینمان هەیە ئەوەی کە ئاگامان لێ نییە ئاژەڵەکانە ینی ئێستا ئەم ئاژەڵە ئێستا مەسەن خواڵێت ئێمە نوێژەکەین مەسەن بە ڕۆژوە بین باسی دینەکان هەمویان نوێژ و ڕۆژیان هێوەنە 5 فەرزەکەیان هەیە دینەکان هەمووی تر هەرێکەوە بە جۆرێکەوەنە لەو دنیا خوا پێتەڵێ وەرە چیت کردوڵێ نوێژم کردوڵێ و بە خۆتت کردووە ئەڵە چیت کردە بە ڕۆژە بۆ مەڵێ بە خۆتت کردووە فەریزای حەجم کردڵێ بە خۆتت کردووە بۆی کە جەیەکی خۆشترت هەبێ لەو دنیا چیترت کردووە ئەو 5 فەرزەیەم کردو ئەڵێ ئەمانە بۆ خۆتت کردووە کە ژیانت خۆشتر بێت لەو دنیا کە شوێنێکی خۆشتر بەڵام ئایا چیت کردو ئای خواردن داوە بە کوێرێک ماڵێکی هەژار بەسە سەگێکت بەخێو کردو ئاگات لە ئاژەڵ کەسێکی خۆ بەخشک و ئاژەڵ دۆستێک پەیامی ئێوە یاخۆی ئامانجی ئێوە لەم کارەیە چییە پەیامێکی مرۆڤ دۆستانی ئێوە چییە لەم بابەتەیە وەکو خۆم پەیامی من ئەوەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاگای لە ئاژەڵەکان بێت خەڵکانی خۆبەخش زۆرە ئاگای لە بەیتەڕیەکان بێ بەڕاستی بەیتەڕەکان من هەر کاتێک ڕۆیشتوم دەوام نەبووە و حەبێکی پاراستۆڵ دێنێ بە هەر شێوەیەک بێت ینی ئەمانە بەستەنها بۆ ناو پۆستن ینی ئاگای لێ بێت و مفەتیش دانێکە زوو ئینیان بکاتن بگەڕێ بەسەریانە و شێڵتەر بکاتەوە لە هەموو شارەکان با شێڵتەرە نەبێت چەندین شێڵتەر بێ خەڵکی باش دانێت دکتۆری تیا دانێت ئاژەڵەکان جیاکاتەوە بیان شوات چونکە یەکشتی تر هەیە ئەم ئاژەڵانە هەندێکیان بۆ مرۆڤ بەکاردێن مەسەرەن بەراز ئێستا وا گورچیلەی بەرازیان لە مرۆڤ تاقی کردێتەوە زۆر ناجح بووە سەمامەکانی بەرازیان لە مرۆڤ تاقی کردێتەوە زۆر ناجح زۆر بە کورتی ڕۆڵی ڕێکخراوەکانی تایبەت بە داکۆکیکردن لە مافی ئاژەڵان ئەمان تا چەند توانیویانە ڕۆڵیان هەبێت لەم بابەتە تا چەند توانیویانە زەختێک لەسەر حکومەت دروستکەن بۆی کە بتوانن ڕێگە چارێک بدۆزنەوە بۆ بابەتەکە بەڵێ بە پێی پێویست نەبووە ینی زۆر شێڵتەر هەیە مەسەن ئەو ئاژەڵانە ئەبن پارەی پێپیاکەن دوای دەرزێکی لێن ینی ئەو من چەندین جا شەڕم بۆ لەگەڵ ئەو شێڵتەرانە لە سلەیمانی نییە بەڵام ینی لا هەولێر و دەوروبەری ئەوانە زۆر شێڵتەریش هەیە لە هەولێر و دەوروبەری ئەوانە و لە سلەیمانیش ئیشی باشەکەن بەڵام لەبەرەوەی کە کەمن و پارەشیان نییە ناتوانن ینی ئەو بەپێی ئیمکانیت نییە بەڵام من خۆم نە شێڵدەرم هەیەە کەسیش یارمەتی مەدات بەڕاستی بەسەرکی خۆت دوجار بەڵێ خەت بەناس بەهجە دوجار یارمەتیدام ماریانە یەکجار یارمەتیام بەڵام مەسە ئەو کەرانە لەسەر ئەرکی خۆم چاکم کردێتەوە ئەو سەگانە هەشتا سەگم لە ماڵی خۆم چاکردێتەوە چەندین پشیلە کە ژەهر خوار کراوە هەفتەی وا هەبووە $100 بەزیا بە پشیلە ینی بەس بۆ یەک سەفەرکە یامە ئەشی ئەو دەرمان و فەرتەنە و ڕاکە و بڕۆنجە جمعەش بوو فەیتەنەری نەبوو بردم بۆ لای خەسخانەی شۆڕش بۆ سەرەوە لەوانە شاگەری بەڵام من سپاسی هەندێک دکتۆرەکەم کە زوو پەیوەندیم پێواکەن پێمەڵێن ئەمە چۆنە چی لێ بکەم چی لێ نەکەم و سپاسی فیتەنەری سەیمانی ژەکەم کە هەندێک جاریانی مەسەرەن دوکانیان نییە بۆ مەکەنەوە دکتۆر بەرهەمیان دکتۆر ئومێد دکتۆر مەسعودەوانەیەن یان دکتۆر بەهجەت کە تەلەفۆن بۆ کات بهێنەوە ئەوانە یان پارە خەڵکی کەش کە ئاژەڵی نەخۆشە بێ بە من ئەڵێن بۆیانە نێرم ئەوانی ژێرمەکیان دەسپاسی ئەوان ناکەم بۆیە من ئێستا پێیان ئەڵێم تکاتان لەکەم
یان ئەزێتی ئەگەر هەر ئاگاتان لە سەگ و پشیلە نابێ ئەزێتیان مەدەن بەردیان پیامە کێشن ئازاریان مەدەن ئێمە ینی خوا پێمانەڵێت دینەکەمان پێمانەڵێت بۆی کە هەست بە ئازاری بەرامبەرەکەت بکەی لە ئاژەڵێکەوە تا مرۆڤێک هەر چێوێ یەک سانی خۆت بخەرەجێ و ئاژەڵە ئەوەی کە مرۆڤ هەیەی ئەو هەستانی کە مرۆڤ هەیەی بێگومان ئاژەڵیشێتی تەنها جیاوازی ئەوەیە کە زمانیان یەکڵیانە لە شکڵیانە لە زمانیانە لە عقلیانە دەستەکانە خۆش کەشێ خاتچنە ببوورە بە کورتی بڵێ ینی ئێمە زۆر جار چاوەزار هەڵەواسین بەڵام ئەو هەرچی ماڵێک چاوەزاری هەڵواسیوە هەر مەشاکلی تێبووە شتی تێبووە مردنی تێبوو ینی ئەو تەسیری نیە بەڵام لە کۆنەوە لە دێر زەمان لە کۆنەوە هەموو تاکێکی کورد مرۆڤێکی کورد ماڵێکی کورد و سەگیە بووە ئەڵێن سەگ شعاع لە چاویەتی ئەو هێزە شەڕی کە بێتە هەر ماڵێک ئەو هێزە شەڕ دەرەکات جا شەوان کە تاریکە بە سەیری چای کە وەکو پسپۆڕ ئاوا لە تیشکی ئەدرەوشێتەوە دەستەکانە خۆش بێ ئاواتان زۆر زۆر سوپاسمان دومان کردی زۆر سوپاس بۆ ئاوات حسامەدین کە بەڕێزیان ئاشەڵ دۆستن لە بەشەی پرۆگرام لەگەڵمان ئامادە بوو بۆ هیوایی کە هەروەکو میوانەکەمان باسی کرد ئەگەر ناتوانین خزمەت بە ئاژەڵام بکەین لانی کەم ناتوانین کە ئازاریان بین و ئازاریانەیە بەڵێ خۆشەویستان کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەش کرد هەتا سبێنەوە پرۆگرامێکی نوێ پێتانەگەین و کاتێکی خۆش ئاسوودە بن.